سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە هەر شوێنێکن لە کوردستان 24 و لە بەرنامەی پاشیڤەوە لەگەڵتانی لە بەرنامەی ئەم شەویشمان تەورێکی ئاینی تەورێکی تەندروستی تایبەت بە مانگی ڕەمەزان باز دەکەین ئەڵ دەدەین ئەو پرسیارانەی کە ئێوە هەتانە لەم مانگا چ لە ڕووی ئاینیەوە چ لە ڕووی تەندروستیەوە لە ڕێگەی بەرنامەی پاشیڤ وەڵامەکانتان دەست بکەوێت بەر لەوەی بچینە لای میوانەکان و تەورەکانی ئەم شەومان باس لە پەنابەرانی ڕۆژاوایی کوردستانەکەین هەرچەندە ئەوان دوورن لە کەسوکاریان و گرفتە ئەمە بۆ ئەوان کە لە وڵاتێکی دیکە و لە شوێنێکی دیکە ڕەمەزان دەکەن لە بەرەوەی لە ناو کەسوکاری خۆیان نین بەڵام لەگەڵ ئەوەشدا پەنابەران دەتوانن لە کەش و هەوای ئارامی کوردستان و لەگەڵ سەختیەکانی ژیانی ڕۆژانەیان مانگی ڕەمەزان بەڕێ بکەن لە راپۆرتێکی تایبەتە بارودۆخی ئاوارەکان و هەروەها مانگی ڕەمەزان لای ئەوان چۆن بەڕێ دەکرێت دەبین. ji ava Sûsiyê bigire û dest pê bike. Hemû taybetmendiyên xwarina meharociyê li kampên penaberên Rojavayê Kurdistanê peyda dibin. Li va kampa Kawrgoskê ya ser bi Hewlêrê ve penaber berî dema fitarê berê xwe didin bazarê û keresteyên xwarinê dikirin. Ji aliyekî taybetmendiyên xwarina meha Remezanê rojî li pêş penaberan xweş kiriye û ya jî xweştir jî taybetmendiyên wekû ava Sûsê û şerbetên cûr bi cûr her wiha hebûna firojgehên meዕrûkan ku di dema fitara meha rojiyê da li Rojavayê Kurdistanê û Sûriyê xwarina meዕrûkan yek ji ew xwarinên sereke ya fitarê ye. Kurdê Rojava معروفن بمعروکê xwe û wek çilo wê derê dimeşê vê derê min meşînin û alî dibin û mebsûtin jî. هاتم بازارê hinek xira bikirim ji bo bi malê fitarê meha rojiyê gelekî xweş e yanî doh me pê ku tilkiyê kiribûn û îro pîzayê û ev yanî xwarinê giranin tê dikin. Wekû diyar dibe hejmarek mêrên penaber berî fitarê sebra xwe bi lîstika damê diqedînin û beşekî din jî berê xwe didin nimêja mizgeftê. Li va hewşa malbateke penaber jî diya Emer keskatiya xwarina fitarê amade dike. Di metbexeke asayî û normal da xwarina xwe diqedîne. Di gel her du keşên xwe yên bi navê Kurdistan û Hewlêr û kur û hevjîna xwe fitarê dixwin. Lê dûriya malbatî jî hindekî zora wan biriye. الله خواردن یعنی الحمو داره یعنی مهول کدی به مخوارن چید که وقتا مو کیف خوش به و دلیم هو خوش به یعنی خوارن طبیعی لو مهول ولاتی خوابه و مهول ناب اهلی خوابه اكيد افتشتك يعني خوشی بهتر دیگه خوشه هین کایا لين تشتان نخوش جما هنيكي بحسرات ديسا اف ولاطي ما وجيمة وسروق قوتي مالا ويا يا سروق بيجي مالا ويا مالا ما قوتنا سروق مالا ما الحمد لله باشا لي ديسا حسرتا مالا ما درام جيدا اجدايك بوين Ev gotina penaberên Rojavayê Kurdistanê ye. Çawa bibe û çawa nebe xwarina meha rojiyê peyda dibe. Lê veger û hevgihiştina malbatî ji bo welat jî zû bi zû bi cih nabe. Zerdeşthemê Kurdistan 24 Kampa Kawrgoskê. لە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیڤ لەگەڵتانین و لە بابەتێکی ئاینی باس لە کاریگەریەکانی مانگی ڕەمەزانەکەین لە سەر هزری تاک و کۆمەڵگە بەگشتی. مانگی ڕەمەزان چ کاریگەریەکە کات لەسەر بیرکردنەوەکان چەند گرنگە مرۆڤ بتوانێت لە مانگەوە وەک دەستپێکێکی نوێ بیکاتە بەرنامە بۆ ژیانی خۆی و ئەو هزرە خراپانەی کە هەیەی بیگۆڕێ بە تایبەت لەسەر دەوروبەر و کۆمەڵگە و تاکەکان بەگشتی. بۆ قسەکردن لە سەرم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستا عەلی هەرتەلی پێشنوێژ و تارخوێن ئامادەیە. مامۆستام کاتت باش زۆر بەخێر بی. زۆر سپاس دەستان خۆش بیاخوا سپاسان دەکەین سەرکەوتوو بنیارەبی خۆشحاڵم. مامۆستا لەو پرسیارەوە دەست پێەکەم ئایا مانگی ڕەمەزان مانگی خۆ دوورخستنەوە و ڕۆژوگرتنە لە خواردن و خواردنەوە یان مانگی ڕۆژوگرتنە لە بیر و هزری خراپ کە تەوەری سەرەکی ئێمەیە و ئەو بابەتانەی کە زیان بە تاک و کۆمەڵگا گەیەنێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله وصحبه ومن والاه. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم يا ربنا تقبل منا
صلاتنا وصيامنا وقيامنا دەستخۆشی لە بەڕێستان دەکەین بۆ خستنە ڕووی ئەم تەوەر و بابەتەکە هەنووکەیە و لە هاوکاتە لەگەڵ مانگی ڕەمەزان کە خەڵکی سوپاس بخوا هاونیشتمانیان و مسلمانان بەگەرم و گوڕیەوە پێشوازی لە مانگی پڕخێر و بەرەکەت مانگی ڕەمەزان دەکەن ومێدەوارین خوای تەعالە ئیستیقامەتمان پێ بدا بتوانین ئیدامە بەم پەرستش و عیبادەتانە بدەین و هەرچی دەستکەوتی باشە هەرچی ڕەفتاری جوانە بەهای بەکەڵکن خوای پەروەردگار لە مانگی ڕەمەزاندا بە قسمەتمان بکە ئینشاءالله. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێست و چەندان پرسیاری ترکە لە مانگی ڕەمەزاندا هەڵدەگرێ زیاتر قسەی لەسەر بکەین کە مانگی ڕەمەزان و هەموو پەرستشەکان و بەتایبەت مانگی ڕەمەزان کە ئەبینین کۆمەڵێک ڕەهەندی جوان کۆمەڵێک پەیامی جوان کۆمەڵێک پەیوی جوان کۆمەڵێک دەرس و وانەی زۆر بەهێز و بەکەڵک کە ڕەمەزان وەکو مامۆستایەک وەکو وەرچەرخانێک وەکو گۆڕانکاریەکی باش لەسەر تاکی مسلمان لەسەر کۆمەڵگەیەکی مسلمان کە هەدەف لەوەدا ئەوەیە کۆمەڵگە بەرەو ئیسلاح بڕوا جاچ بە هەموو دروشمەکانی ئەو ئیسلامەکە بە هەموو ڕوکنەکانی بە هەموو پەرستشەکانی هەر لە نوێژت هەر لە ڕۆژیت هەر لە مەناسیکی حەجت هەموو ئەوانە بۆ ئەوەیە کە کۆمەڵگە بەرەو ئیسلاح بڕوا یعنی خوای تەعالە کە پێغەمبەرانی ناردووە وحی ناردووە لە ئاسمانەوە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون يعني لقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت بۆ ئەوەی کە خەڵک هەم لە لایەنی ڕوحی لەگەڵ خوا ڕێکخا ژیانی هەم لە دنیاش لە قیامەتیشا و لە دنیاشە ژیانی خۆی ڕاستەڕێکە هەرچی منکەڕە هەرچی خراپەیە هەرچی فەسادە لێ دوورکەوێتەوە هەرچی بۆ ئینسان ناشێ قێزەونە بێکەڵکە لێ دوورکەوێتەوە طبعاً بەم ڕێوەشەوە هەندێک مەبادی هەندێک دروشمی جوانی هێناوە هەندێک شەعیرە و هەندێک دروشم و ڕێوڕسمی ئاینی هەیە کە بەو ڕێیانەوە دەتوانێت تۆ بگەیە لوتکەی هەرە بەرزی چاکەکان لوتکەی هەرە بەرزی بەختەوەری لەوانە فەرم و مانگی ڕەمەزانە مانگی ڕەمەزان خوای تەعالە حیکمەت چییە فەرزی کردووە لە ساڵی جارێک و 30 ڕۆژ تۆ هەستی بە ڕۆژوبی هەد ئایا ئەمان تێدا هەر ئەوەیە کە خۆمان برسی کەین و خۆمان تینوکەین و خۆمان لە کۆمەڵێک شتی مادی دوورخەینەوە ئەدی لایانی ڕوحی و تەسکیە چۆنە ئەدی لایانی پەروەردەی تاک چۆنە ئەدی لایانی وەکو جەنابەت فەرمووی لە ڕووی هزری ئینسان چۆن دەگۆڕێ ئایا ئینسان بەرەو کوێ دەبا ئایا ئینسان ئامانجی چییە ئایا ڕەمەزان يعلمنا يعني چمان فێر دەکا چمان ڕەمەزان يغير چی يعني چ گۆڕانکاری دروست دەکا کە بەڕاستی ئەمە کۆمەڵێک برنامەی خۆی هەیە ڕەمەزان يعلمنا الإرادة يعلمنا الاستقامة يعلمنا الصبر يعلمنا الأخلاق يعلمنا الاستعفاف يعلمنا التعاون يعني كۆمەڵێک شت هەیە تو دەبێتەوە تێبگەی باشە هاتنی مانگی ڕەمەزان لەو شێوازە تەقلیدیەی کە ساڵانێکە خەڵکی ئێمە ملی داوەتێ دەبێت بەڕاستی لەم بگەڕێنەوە سەر ئەساسی معنای ڕەمەزان چییە و بۆ چییە و خوای پەروەردگار بۆ فەرزی کردووە. باشە ئەگەر ئێمە زیاتر لەسەر چاوەڕێکە قسە بکەین کە هزری مرۆڤە زۆر جار لە ناو کۆمەڵگەوە هەیە بۆ نمونە کاتێک کەسێک قسەیەکەکە کاتێک کەسێک ڕەفتارێک ئەنجامەدا ڕەنگە هەریەکە لای خۆیەوە بیرکردنەوەیەکی بۆی هەبێ لەوانێ هەندێک جارە و بیرکردنەوەی بە خراپ بێ ئایا ئەمە دروستە بۆ نمونە بە خراپە بیرکردنەوە لە مرۆڤەکان لە کردەوەکانیان لە ئاینی ئیسلام چۆن باسی ئەم کەسانە ئەکرێن بەتەکید ناڵێم ینی ئیسلام هاتووە کە لەو ژینگەیەوە دەست پێ دەکات لە ناخ و دەروونتەوە لە ناخ و دەروونتەوە دەبێت تەواو گۆڕانکاری دروستکە ئێستا ئیمان لە شوێوە دەست پێ دەکات ئیمان ولەما پێناسیان کردووە لە شوێوە پێناسە دەکرێت لە شوێوە هەڵدەقڵێ لە شوێوە دەست پێ دەکات نقطەی ئینطلاقی ئیمان و ئیسلام لە شوێوە دەست پێ دەکات لە دڵەوەیە لە ناخەوەیە دەروونت ساڵ بێت دەروونت پاک بێت هزر و مێشکت تەواو بێت هەموو پەرستشەکان ئەگەر عەقڵ و شعوری لە جێی خۆی نەبێن نوێژی لەسەر نییە ڕۆژووی لەسەر فەرز ناکرێت یەک لە مەرجەکانی العەقڵە یەک لە مەرجەکانی بلوغە دەبێت گەیشتێتە حەدی تەکلیف بۆی چونکە عەقڵەکان لەوێوەشە دووەرەگرن کە دامەزراو بووی متەمەکین بووی ئەو جا دەزانی کە ئەو ڕۆژۆ بۆ چییە و نوێژ معنای چییە و ئیسلام بۆچی هاتووە ئەو دەق و نوسوسانە کە داوا لە ئینسان دەکا بۆ مناڵێک لەسەری نییە بۆ شێتێک لەسەری نییە ئەوانە بکرێت چونکە وەرناگرێت دەبێت هیزری ئینسان فکری ئینسان دامەزراوە بێ متەمەکین بێ عەقلی شعوری کراوە بێ
بە زۆری نەبێ بە ئیکراه نەبێ بە زۆری نابێ بە زۆری زۆرداری ئەتو لا ئیکراه فی الدین ئەی چی واکات پێچەوانەکەی بێت طبعا پێچەوانەکەی ئەوەیە کە تو عەرزم کردی یعنی تۆ ئەگەر ئیسلام وەکو خۆی هاتو بیگەێنی بە خەڵک لە وای لێ دەکە خەڵک ناچار دەکا کە پێچەوانەکەی دێتە مەیدان کە ئیکراهی تێدا بوو یان بە زۆری بە فەهمەوە نەچوینە ناودین کە تو خوای تەعالە دەفەرمێ فەعلەم پێشی پێمان بڵێ لا إله إلا الله پێمان دەڵێ فەعلەم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك پێشی ئەمە پێشی قول و عمل علمە دەبێ ئینسان لە ڕووی علمەوە بێتە ناو على بەصیرە بێتە ناو هەموو مەوزوعەکانەوە یعنی ئێستا ئێمە شێوازێکمان وەرگرتووە بەداخەوە زۆر لە خەڵکی ئێمە نوێژکەرە بەڵام نوێژ ناناسێ شارەزای نوێژ نییە ڕەمەزان دەگرێ هەل لە منداڵیەوە فێر بە ڕەمەزان دەگرین ڕێزی دەگرین بەو پەڕی ئیرادەوە بەڵام لە معنای ڕەمەزان کەمتر تێدەگەین خوا دەپەرستین بەڵام وەک پێویست خوا ناناسین ینی خواناسین لەگەڵ خواپەرستی زۆر جیاواز خوای پەروەردگار لە عیلمەوە دەست پێ دەکا فەعلەم أنه لا إله إلا الله دەبێ عەلا بەصیرە ئەتو بێ ئەوجا بزانە خوا چێیە چۆنە ئەسما و صفاتی چییە تەوحید چۆنە چۆن تەقسیم دەکرێ خواناسین ئەوجا بین ئێمە خەڵک جاری وای هەڵدەکتێتە سەر مناڵێک کاکە هەستە نوێژ بکە تو خوای پێ بناسێنە تعریفی نوێژی بۆ بکە پێناسەی ڕەمەزانی بۆ بکە ئەوجا بە زۆری زۆرداری هەستا لێدە ینی هەمووی لە ڕێی جەهلەوەیە عکسەکەی ئەوەیە پێچەوانەکەی کە تۆ على بەصیرە نەبوو لە ڕێی عیلمەوە نەبوو خەڵک بە جەهل دەکەوێتە ناو ئیشەکان و دواتر شێوازێکی تەقلیدی وەردەگرێت گۆڕانکاری نییە یان بیرکردنەوەی خراپ پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری و تێگەشتنی کەسەکەەوە هەیە بەتەکید هزری ئینسانە گەر خۆی وعی لەکوێوە دەست پێ دەکا خۆی گەورەترین چاوگەی ڕۆشنبیری و سەقافەت و هزری چییە بەڕاستی ئەمە ئیسلام و شەریعەتە یعنی ئین یەثقەفوکم ینی خوای تەعالە کە باسی سەقافەت و ئەوە دەکا کە فەرمێ إن يثقفوكم يكونوا لكم أعداء كاتي خوي دجمنان دانويز بونا وبين ميدان كإيما خاوني هزري تواوين خاوني فلسفين خاوني داهنانين خاوني زورشين بەڵام خوا دەفەرمی ئیوان هەمووی دژمن کاریە گەورەترین چاوگەی ڕۆشنبیری و هزری تەواو ئەوە ئیسلامە إن الدين عند الله الإسلام يعني حتو فرمي إمام عمر کە زمانێکیان لە جەهالەتدا بەسەر برد بەڵام کاتێک کە هاتە ناو ئیسلام فەرمی ئیسلام ئێمەی بەعیزەت کرد لە ڕێی ئیسلامەوە ئێمە قەومێک بووین لەو پڕیزی لەدا بووین بەڵام ئەو وعیە ئیسلام بە ئێمەی بەخشی کۆمەڵگەی ڕزگار کرد چونکە ئیسلام هاتووە یەکەمیشت ئەوەکانی چییە ويعلمهم الكتاب والحكمة أوانيه هنا هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة فرموا أما باسي هزرة أما باسي رونكرنوي خلقه ليطهركم ويذهب عنكم الرجس أهل البيت يعني بويكم القى تواو لم جهلوا لم دواكوتويا لم هزلوا شروخاو هرس بهاتو لو أنا كوتاي في يعني وإن كانوا من قبل لفي الضلال مبين كلو فريق رايد أنا بين رزقاري أم ببسي ببيغمبرك بوحيك كبيغمبري إخواني صلى الله عليه وسلم كيعلمهم الكتاب والحكمة ويزكيهم يباشا تزكية تعليم فرورداد ئەمانە هەمووی لە وحی وهاتیە زۆر جارەڵێن کەسێک بۆ نمونە ئەم جۆرە ڕەفتاری هەیە یان ئەم خۆی هەیە ئەوە بە هیچ چاک نابێ و ناشگۆڕێت ئایا کەس هەیە نەگۆڕێت خەڵک هەیە تەمەن لە چێوە نەگۆڕێت چونکە مەبەستم کەسێک ئەگەر بیرکردنەوەی خراپ بێ ڕەفتاری خراپ بێ توانێت بۆ باشتر مستحیلە تەم دەتوانێت زۆر ئاسایە گۆڕان خۆ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم تەمەن گۆڕانکاری هيا يعني إنسان لساق بو خراب لخراب بو ساكتر أمانة بالتأكيد حتى رمضان كاري قري خويا فرمو جناب برسيارة كرد مانجي رمضان تاتسن دتواني قران كاري سر كساياتي دروسكا لسر هزري إنسان دروسكا خلقاني وما الناسي وزور بنمونا دين مو بنويج نقراوتو بحج كردن نقرايوه بلام رمضان تأثيري هبوه خلق هبو رمضان كاري قال لسنة بلام بسفر شي عمره شنا حج قران كاري دروسكا خلق مان هي بحج نقرا بلام نويجك يعني هر يكو شخص لكسب وكسب دغوري جاري موقفي شي زور مأساوي تأثير لإنسان دكا ودقرته جاري إعجاز شي قرآن دي باز دكا موعظة شي جويليه باز دكا فير دبي أكثر تأثيري لسر دكا بلام فرمو مانجي رمضان ديت خلق هموي برو شوي دروال لتساك بو تساكتر لخراب بو باش هموي خلق كده دقرته خلق دبيني كلا غير رمضان دا نويجناك کەواتەوە ڕاست نییە کاڵێ و کەسە تازەوا گەورە بۆیان تەبیعەتی وایە چاک نابێت
مستحيلة چاک خراپترین نمونەی ئینسان هەبووە بەڵام خوا ئیسلاحی کردو هیدایەتی داوە چابووە ئەوە شتێکە ناکرێت لە ڕەمەزاندا دەواازەیەکە بۆ گۆڕینی هزر و فکر و چاکردنی تاک و گۆڕانکاری لەسەر ناو کۆمەڵگەشدا بەنمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم کابرا ئەگەر گەنجێکە ژنی نێناوە با بە ڕۆژوو بێت چونکە گۆڕانکاری دروست دەکات لەسەری بۆی چاوی بپارێزێ لە حرام داوێنی بپارێزێ لە حرام فعليه بالصوم فإنه له وجاء چونکە ڕۆژوو کاریگەری هەیە لەسەر حاڵەتی ئیجابی ئینسان و پیاوەتیشی زیاتر باسی کاریگەریەکانەکەی مامۆستا چینە دهۆک پەیامنێرمان مەسعود محەممەد لێەوە لەگەڵمانە شەوانی ڕەمەزان بە تایبەت پارشێوان خەڵک ئەچنە دەرەوە زۆربەی کاتیش بۆ نان خواردنە یان هەندێک جار بۆی کاتەکەیان بەسەر ببن مەسعود ئەم کاتت باش پێمان بڵێ خەڵکی دهۆک گەنجانی دهۆک زیاتر ڕوو لەکوێیەکەن و ئەو کاتانەی کە لە دەرەوەن بەچی بەسەری ئەبن بله دماجی باش بیتن سارا دیاره کل باجر دهوکی چه بازار تصاویر کرینین که حتی درنگی شف بکری بمین خلق استام کتن بنمونه اگر هم سکنه باجر حوله جاده اسکان هیا جاده سوالک باجر سلیمانی دهوکی چه بازار که تصاویر کرینین طیبتی شبانه رمضان دا 5-6 روزه که بازار حتی درنگ نامینی تفکری لدوی رمضان دا جدا سال در باز بویا کم سکنین که لمجمر یک در باز بویا خلق هدی قصد بازاریت کردن از رستوران تا که ما رستوران تنجی طیبت ابخارنا کباب و کم که خلقی قصد و رستوران تری که از گلوان آخوام به قصد خارنگی هی که اوز دتریم بحث کن هین تو واقع خارن المال خوشه پاشی فیانجی منو فی الجل حوالا خودن بار بکمر فندق جارا در که بیت خارنگی تو سایت پیش کفتی و یه خدان ریز و خوش تر از جاش مورد هندک جارا مرد در که باش شوین در باز بوید تزیتر المال بویا بله خارنا کباب نه گرانه روزا دیب دانین تو سوای برسی بیتنی نه گرانه باش یا نورمال این حواله تکن برای تکن از حواله آنها بله سیداتون مباغا رمضان افصال بچه در باز بیتن گلک بیتن همه خوشیات چیتن خدي الحمد لله خوشيات چیتن يعني دنيا يا هنا بله بار بيحيني راسي دنيا كلي بس يعني افصل الحمد لله يعني قالك خوشها كباب جهات كباب مجهات بله بحش قارن كي زاتر رمضان دا خدي برا راسي مشويات تخوشن بقف كده لما تشوف مشويات اماتي نافيري مريو تهنينا كان بله تهنينا بتقارنا كباب لا والله باشا يعني تظني بقف كده دنيا هنا زيب مرفتينا بيد برسينا بيدن بله خارنا و هدانا تازي تسخت معنا گرم دمك خوش بها سواز بها سيدا الدهوكي ملاط الدهوكي عزيزي سلام الخير ملاط الدهوكي بله رمضان الدهوكي في صلاة شاد بيني قال صلاة بوري شاد بريفاتشيت ما شاء الله في صلاة قال له بريفاتشيت واكيد بور جرم بو قالك في صلاة ما شاء الله جوك خوشه وهواك خوشه وام دائما حس كأنك دف مطعم شالي الناس همي باشي با هرو باشي با استعمال بير باشي با يعني مال ناخو يعني قال خزانة خوش بينا خده چه سبب نینم بس اما خزانه من دوامت کرد انا زحمت بود فداره جیبا واری کاری نابراج نمره دا چند باش رمضان دا اكيد هم تشته همي تشتت باشن و خوشن و ایدین از عزیزی چاو زرس باز دمك خوش بود سلام ابو علي از قال ابو علي بابا فهمش كرم خوره فيري خلق قصد ويرت كاتن خلق شو بازار وكيلت مينيت حتى درنگ يعني بقول خدانه في خارنگه هي بله خلق قصد ويرت كبشه في باشيوا واري خوش كده قسمات كان وام فطاري بعد كان حتى باشيوا ما كنت بيجي بروجي على ما كاش ما بعد بتنبي بس فطاري حتى باشيوا وسقطي باشيوا خلق قال قسمات كاتن مو خلق حش خارن كات خلق حش كبابات كاتن ضربت الكبابات راجي جماعه ترنيشينا جي حسكه بشارع خوش يشوف كان الحمد لله تهمی گوه کار کردی جلو برگت کردی گله حاج جلو برگت کردی نه از گله حاج ما چون ما بیا مجبوری نعمل کردستانی نمام کی بینا سر کفتی بابا علی زوج باز بتا سیداین باشن عزیزی چهار روز رمضان در باز من چاد بینن رمضان افصال والله افصال قالك خوشه و يبصانه هي صانيه قالك بود صانه يعني وجوي خوشه جوي خوشه بار في حيني قال قرم الحمد لله قالك خوشه افصاله وان شاء الله هم دي وصل مين كارك كي بروجي بله چه کار کی اس مدير اداره مال كليه طب اسنان ما شاء الله بروجي تو دوامت کی و بشویجی تو قال حوالا حتی درنگ درد کوي چه شی
وقت خوريك بخير والله نهر راستيها ما عندك رجوع يعني امريكا بنشنبه سواي بين غدانا بله تغيير جو يعني حواله تشكيلاتنا هر يدو كنا بله بله باش سواز وتا عزيزي سيدا ام قالت جوا خمم خازم قالت جوابم بله فرق لينا كيش ما بيتن بله ابدا كتنت قال حواله رمضان دا چند گرینگن والله هر دیتنک یعنی جارنا موسا کومد من بگو خوشه و بگو درد کن ولی حش خارند کی والله هر چه خارن عادتا خارند کردی خوش سرنا نه خارنگی هاتینا شکل خارنت کردی خوش ترن بله چه خارنا کردی زتر حزت کی والله خارنت ما بد کردواری ما هر چی بتن هر چی مشکلی داریم سپاس بخیر سیدا رمضان چهار بینی افساله چهار روی کردی از کردی بچه زالم تشکیلاتیه از خلکی زماری زمار سر چهار خوشحال مبروک کسی که زماری الوره تو چند هست که دور توجهی او نارامی الوا دورا چه بوی خلکی زمار و شنگار آرامی چه بیجاره قدی بزارن منطقه خوبه بابا منطقه زمار ویگه نخوشه بخدي بس بله نخوشه اي بخدي نخوشه بس وقتی پیشمرگه خوشتره خوشه امن و آرامی هم با هات نشونه دابسانه خواستن جاره قدی پیشمرگه بزارن ما دبره پیشمرگه گلک باشه هیویای چند جاره قدی بدل خوشی بزارن ما سپاس بابا صار از بارم دم من هی از گل هنده کسی دی باقم هنده گنج الوره از گل واجی باقم سیدا تا خاردن خواریه وقتی تا بگیریم نه عادیه برا لیدیا خارنی بله چه داخواست کریه خودی ما کباب داخواست کنیم چه کباب مشکل نولا مشکل هرنده که 8 سال کن بله تو چه کارت کی خودی از چه کار نکن بطالی خوش بطالی منه خودی رمضان دا گل اگه خوش است بدید بخونه وی حد قد بیته وصای بله بله رمضان چاد بینی رمضان گل اگه خوشه و سالا باشه گل خوشه بله نه گرمه نه سارا خوشی ان شاء الله بله گر رمضان دا تو زیاد وقت خوب چه ود برین یعنی گل بطالیه که تو چیکار هناکی خودی هر کافیه و مالا و کافیه نوستی و اره الله حتی سپیدی جسیاری بله سیدا چیکار کی خودی چیکار نکردم طلبه بویت خان طلبه بم بس من هلاتی هلاتی بوشی خودی محز سرخوندن نبود باشه رمضان دا و گنجک یعنی زیادی حس که وقت خوب چه برینی خودی همه وقت خوب طاعتی و نویجا و یا گرینگف یا گرینگف بله و اف ماه رمضان پیروز جی ماشاءالله سالای گله گله که خوشه و یعنی خوشه چه دایا خودی یعنی هست به دهنه ناکن هست برسه ناکن یعنی جو گله که باشه و رمضان جی خوشی و پریوچته الحمدلله دم که خوش باد قاسم زور سپاس بله اویکش خارنگه هن باجر دهو کیا کوک من دست پیک جامو جا پیکری یعنی ایدی هر روز دست پیک جی خلک دهو کی قصد در ود کرد اوج بود چند تاگر کازوری تا شو انا جراب شاکش و هوای گله که گنجایا خلک هر پروژه جی آرامانی رمضان افصلا که ما جا پیت کن رمضان که گله که خوش و بسانه در باز بیتن مسعود محمد لا دهو که قل مامبویس بس جارك ترى مولاي ماموسا علي هرتلي ماموسا برسياري او بكم بیرکردنەوەی باش چەند گرنگە یان بیرکردنەوەی تەندروست چەند گرنگە بۆی مرۆڤ بتوانێت بەرەو پێشەوە بڕوات یان کارەکانی وەک ئەوە بێت کە خۆی بیری لێ کاتەوە. بسم الله الرحمن الرحيم دوباره زۆر سپاس طبعا كل بدايته وباسمان کرد ئیسلام لەگەڵ عقل و بیرەکان ئەوەندەی کە هەیە لەسەری وەکو دەبینی نوێژ هەر لە نوێژەوە تماشاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم قرة عینی فی صلاتي یعنی گلێنەی چاوم ئەوە لە ناو نوێژەکانە یعنی نوێژ ئەوەندەی کە گۆڕانکاری لەسەر هزری ئینسان دەکات إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين إسلام هاتو همو جيانت سرتاباي جيانت بقوري قران كاري دروس كا لسر تاكي لسر تاكو لسر كومالغا لسر هزري إنسان قران كاري دروس كا أوزا متابتي روجوكا بيغمبر صلى الله عليه وسلم لفرموديك دا لفرمي كاتك رمضان ديتو بروجوي وايلي بي إنسان لا يرفث ولا يصخب نتو ربي نهاواركا نا ردانوي هبه نكاردانوي خلافي هبه حتى فإن سابه أحد فليقل إني امرؤ صائم حتى قال كسا يقويستي آزاري شي بدا يعني قصينا رواي برامبر بكا برامبر دا واندا هزري إنساني أوا كنترول كردوا دبي بلتي إني امرؤ صائم من بروجوم
يعني ئەوەندە زەبطی ئینسان دەکا ئەوەندە پەرچەکردداری نەبێت و ئیجابیاتی هەبێ و وای لێ بکە کە دائیمەن بیری لە لای شتی باش بێت بیری لە قسەی لە وڵامی باش بێ ئینی امرؤ صائم يعني بۆ ئەوی کە بەرامبەرەکەشت بگۆڕی بەرامبەرەکەشی دەگۆڕێ کاکە من بە ڕۆژوم بۆیە جواب نادەمەوە ڕۆژ وای لێ کردم کە زمانم بگرم هەرەوە نیە مەعیدەی خۆم بەتاڵە و شت ناخۆم یعنی من بە تەواوی معنا زمانم پاراستووە دەست و داوێنم پاراستراوە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر کەسێک بە ڕۆژوو بێ و خواردن نەخوا و هەر برسێتی بۆ بمێنێتەوە تێنیتی بۆ بمێنێتەوە معنای هیچ لە ڕۆژوو تێنەگەیشتووە ما لم يدع طعامه وشرابه بە هەر چەندە وازیشی هێناوێ لە خواردن و لە خواردنەوە بەڵام مادەم قەولی زۆر یان قسەی خراپ و نەشیا و بەسە زمانی دادێت و قسە دەکا بەرامبەر خەڵک ئازار دەدا معنای هیچ خی گەور هیچ پێویستی بەو برسێتی و بەو شتانەوە نییە ئەوەی کە گرنگە لێرە ئێمە تەنها هەندێک شتی ڕوحی هەیە بۆ خوا ئەوەی پێویستە لایانی ئیخلاسە لایانی تەخوا بۆ خوابوونە ئەوە گرنگە حتا مەسەلەی تو خێرێک دەکەی لە خێرەکەدا خی گەورە چی دەوێت خۆ ئەو گۆشت و ئێسقانەی ناوێت ئەوە ڕاستە بۆ خۆتان و سوودی لێرە بەڵام ئەوەی کە خوا مەبەستێتی لایەنە فکرەکەیە لایەنە ئیخلاسەکەیە لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم خی گەورە ئەوەی لە ئێمەی دەوێ تەنها بیرکردنەوەی باشە يعني خەیاڵ و ئەندێشەی خراپ حتا گومانی خراپ يعني گومان خۆ شتێکی دەرونیە وەنیە گومانی خراپ نایە بە خەڵک بێ حەسوودی بردن بە ماڵی خەڵک ئێرەی بردن بە خەڵک حەسوودی بردن بە ماڵی خەڵکە گومانی خراپ بە خەڵکە فەرمو ئەو تاوانانەی کە هەنا يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه يعني گومانێکی خراپ غیبەتکردنی خەڵک حەسوودی بردن بە ماڵی خەڵک ڕق و بغز و ڕق و کینە بردن بە خەڵک ئەمانە ئەبێت تاوانیانە چێتە چوارچێوەی تاوان دوو نەوعیە تاوانێکەیە دەرونیە ئەو تاوانەی کە دەرونینە لە ناخەوە لە ناو دڵەوە دەست پێ دەکات لە ناو سینەوە تاوان تاوانە و ولا تباغضوا ولا تدابروا ولا تناجسوا يعني کۆمەڵێک فەرمایشت و نصوص هەیە ناکرێت هەمووی تاوانە نەهی لێکراوە گومانی خراپ بە خەڵک بەفەرمو ئاەتەی کە باسمان کرد گومانی خراپەوە لە خەڵک دەکات کە تۆ باسی کەی باشە کەسانێک هەیە هەموو بیرکردنەوەیان لە کەسانی دەوروبەری خۆیانە لە خزمێکە دراوسەیەکەیان کەسێکە کە ئیناسیان لە شوێنی کارەکە ئەمە با بڵێن چەندە زیان بە لایەنی دەرونی خودی کەسەکە و کەسی بەرامبەریش ئەگەیەنێ بەتاکیت بۆ خۆی جارێ پێ بەهیلاک چوە دایمە تو ئەمە قسەیەکەیە کە دائیمەن مسلمانی ئێستا و ئەو سەردەمە بە زۆری ئەوەندەی خەریکی ئیمان و دینداری خەڵکە هەندە خەریکی خۆی نییە ئەوەندەی خەم لە خەڵک دەخوا ئەندە خەم لە خۆی ناخوا ئەوەندەی خەریکی عیب و عاری خەڵکە ئەوەندە عیبەکانی خۆی ئازار دەدایان دائیمەن ئەتۆ دانیشە بیر لە ماڵی خەڵکەوە بیر لە هەبوون و نەبوونی خەڵکەوە دانیشە بەس بە دیار کێشەکانی خەڵکە چەندی هەیە چەندی نییە چ دەکات چ ناکە کابرا ئەوە ماندیە یاننا پیاوێکی هیلاکە بەڕاستی بەدەست کێشە و معاناتی خەڵکەوە یاری کاکە فلان کەس چی هەیە چی دەخوات چ دەپۆشێ چ سارێ هەیە ماڵی چۆنە خانووی چۆنە ژیانی چۆنە لە چیدایە خێزانی مناڵی ئەوەندەی بە کێشەی دەکەوێتە ناو خێزان و کێشەی خەڵک ئەوەندە خۆی لەبیر چووە ئەسڵ وانە ئینسان دەبێت عیبەکانی خۆی زیاتر ئیسلام هاتووە لە چوارچەوەی خۆتەوە بسوڕێەوە حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەمی شت خوای تەعالی پێ دەفەرمی یا ئەیها النبی اتق الله أي محمد صلى الله عليه وسلم أتو ريابة تقوى خوايك دائما ولا تطع الكافرين نكي دائما لخوات رزبة دائما لخوته وخليشي خوتبة تسكي خوتك خليشي أو خود بإيماني خوت واعبد ربك حتى يأتيك اليقين دائما فرموا في صلى الله عليه وسلم دعوة لكراوة يا أيها المزمل قم فأنذر وربك فكبر يا أيها المدثر قم الليل إلا قليلا يعني دائما توجيهی دەکا کە تەسکەی خۆی کە فکری خۆی خاوێن کاتەوە و خەریکی خۆی بێ ئەوەندە خەریکی خەڵک نەبێت ئەمە ڕۆژانە ئەوەندەی خەریکی خەڵکین زمانمان خەریکێر ماندیە بە خەڵکەوە هزرمان ماندیە بە خەڵکەوە و دائیمەن لە ناخمانەوە ئەو گوناهانەی کە دەرونینە فەرمو گومانی خراپ بردن بە خەڵک و دڵپیسیکردن بەرامبەر بە خەڵک یان حەسوودی بردن بە خەڵک
ئەمە چ کاریگەریەک لەسەر کۆمەڵگە دروستەکە بەتأکید ئێستا گەورەترین کێشەی خەڵک ئێستا دێتە لای ئێمە مامۆستا فلان کەس دراوسێکە مامۆستا فلان کەس ئەوە حەسوودە مامۆستا فلان کەس هیچی پێ نێشتم مامۆستا فلان کەس وەکو قەناسی داناوە لە دیارم ئەوە هیچی نێشتم بە هیلاکی دام کوشتمی وەڵی خەڵک وە ئەوەندەی ناڕەحەتە بەدەست ئەو حەسادەتەی کە خەڵک هەیەی باوەڕ بکە هەندە بەو شەڕ و ناخۆشیانی کە هەبڕوو لەو میلەتە کردووە باشە مامۆستا من دوای پرسیاریەوە کەم بزانم جیاوازێکە چییە لە پێشووتر و ئێستا چونکە ژیان ئیتر هەر چەند ساڵ جارێک و گۆڕانکاری بەسەردایە بەڵام بەر لەوەی وەڵام بدەیتەوە چێن لای پەیامنێر و هاوکارمان گولەر لە دیاربەکر لەگەڵمانە زانین لە دیاربەکر خەڵک چۆن پارشێوەکە و جیاوازی مانگی ڕەمەزان لە کاتەکانی دیکە لە باکووری کوردستان چییە گولەرم کاتات باش پێمان بڵێ خەڵکی دیاربەکر شەوانە کاتەکانیان بەچی بەسەر ئەبەن و پارشێو لەکوێیەکەن چ جۆرە خواردنێکە خۆن بله سارا شوا وجی خوش به دیار بکره جهن کو خوارنا هری سوک دوی جبو پاشی و خوارنا هری سوک به آماده کردن جبو وجی دو سه دکان بشم روفت کاره کو بجل هر تاقه که دو سه دکان وکری نه یک جیه کو حتی سبهی وکری نه و خدمت خلکی دکن فرن از خادم هفکارم انا سنه نشان بده الوی داری افرن حتی نی سبهی وکریه همو جوره خوارنن هویری لبه داره چه دبن نان چه دبه چورک چه دبن سارا اف هموش بو پاشی وانه آماده کارین پاشی وانه ولاتی جیتن و دچن هم جبو پاشی و هم جبو بر ایوارش بو فتاره جی افرن هر تم بلبو تفگره لعالیه دن سارا جبو پاشی و وک ونجی دزانن بجیش پسپورت بیجین کو خوارنن گران نخون جبو پاشی و جبر وجی خوارنن سوک دین ترجیح کردن اف دکانجی جبو خوارنا سوک هاتیه وکرن و لوی داره جوره خوارنه تاشته لوی داره تی آماده کردن نها افکارم نشان داده پنیر زیتون ریچال تشته بوی آوایی هنه اف دکان حتی سر سبه وکریه و ولاتی جیتن جبه داره خوارنا خو ایکو ناگی جن ماله براستی مرافت کاره و بجه ایکو ناگی جن ماله تن و درس پاشی و خود کنو پشت جن ماله ان حال و داره من چه دبه افجی خوارنه که سوکه اد خوادم جو است پرسم من جبوک و خوشتر چه ببه یعنی چه حوجه sevgi yani والله من yani menemene baş çava çet be vedkariş merdi yani menemen baş malzemeyi bira baş be yani özellikle yani bira baş be domatesi bira cebekın kesmiş bekın kabağı ondan sonra yani menemen biberavi tuzavi baharatayı hem güç dedik hem sonu da sevgi mi dedik hem dedim müşteri yani müşteriye ve jibo paşi ve gelekin çavayel gori salim bori gavan bidin berhab fırın yakim ve iş sala yani kem bu yani iş krize yani keski de yani büyük bir kriz ki ama yani çok şükür başı yani stardıkın yani kesek vere bxazel vir paşi ve xubike yani çaya xwa ve xwa xwarna xwa çıqas hak dest yani çıqa para yani yek insan ki ya kahvaltı çebeki yani toplam yani 15 milyon dere yani. Evi kavurma yani omlet ya da farklı tişki hepsi 25 milyon dere yani. Endik yani. Yani kar emtkarın peki kudu sala iyi salda ligori salin bori hineket ya sedema çiye ligori. Tabi keti yani pır keti yani işeme pır keti sala beri sala ira yani pır keti abi. Ligori ve sedem çiğden. Teşekkür ederim sağ olun ispat. Gelek spaskim. بله سرال و داره افدکان جبو خدمتا ولاتیان جبو کو پاشی و حتی نی سبه وکریه روزی جی بگلم پری لدیار بکری چوا در باست به اجبر کو ای سال براستی جی به نکایی در باست به پلاد نابرا 23 درجه انده و بشلی در باست به لبو تفگر دان روزی جی و ایوار جیل نوا باجر زیده تره گولر لدیار بکر لگل ماموی سپاس مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابەت پرسیاری ئەوەم کرد کە کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگە چییە بەڵام ئەگەر بە جیاوازی باسی بکەین جاران خەڵک
چۆن ئەژیا و جیاوازی ئەم سەردەمە لەگەڵ ئەو کات چی بوو ئایا باشتر بوو پێشتر یاننا والله شتەکە نیسبیە ینی لە هەندێک جانیبەوە مچینە پێشان خەڵکێک بوو ئەوەندە هیلاک نەبوو بەڕاستی ئەوەندە هیلاک نەبوو بە ژیان ئەوەندە هیلاک نەبوو بە حاڵ و گوزەرانی خۆیەوە زۆر مقنع بوو و خەڵکێکە بوو بە قەناعەتەوە دەژیا بە قەناعەتەوە دەژیا بەڵام ئێستا کەوتوتە دنیایەک مەطالیب و حاجات و تەحسینیات و ضروریاتی ژیان وای لێ کردووە یعنی شەو بۆ شەو ڕۆژ بە ڕۆژ دەبێت ڕاکە و بە دوای ژیاندا بێت زۆر هیلاکە بە ژیانەوە ئەمە جیاوازەکانی فەرمو دەبینین کە سەردەمی ئێستا و چۆن و بار و زروفی ئێستا ئەوەی ئەوڕۆ دەیپۆشتی بخوای بۆ بەیانی نەوەیەکە و ئەو خان و وێلا و ژیانی کە هەتە دەبێت لە خەمی داوی ساڵێککە يتطاولون في البنيان في غوص عاصم فرمي لآخر زمانه خلق وندي كسرقالي بناي زور زبلاح وقبريه لبروي موديلاتا هادشي دەکەوێت کە ئەو خانووی پار دروست کراوە ئێستا وێرانە ئەوەی ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ لە ڕووی مۆدیلاتەوە ینی ژیان بەڕاستی وای لێ هاتووە لەزەت و تامی نەماوە ینی خۆشی هەز بە لەزەت ناکەی ئەوەی کە هەتا هەز دەکەی بەیانی نەوەیەکە ینی بەڵام ئەوەی کە بەختەوەری بۆ ئینسان دێنێتەوە فکرێکی گونجا و هزرێکی تەواو لایانی خوا و قەناعەتەوە ینی ئینسان کە قەناعەتی نەما ئەو قەناعەتە نەماوە جاران باو باپیرانمان بە قەناعەتەوە دەژیان ینی وەڵڵاهی ئەگەر ساڵانە فەلاحێک باە ئەگەر لەو کوردستانی ئێمە بەروبوومێکی ساڵانی کۆ دەکردەوە ئەوەندە بە قەناعەتەوە پێی دەژیا دەیکردە زاد و زەخیرە یەک ساڵی پێی زۆر زۆر بە قەناعەتەوە دەژیا بەڵام ئێستا چونکە شت زۆرە چەند زۆر بوو ئیلا تەمع دەست پێ دەکات کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ لو أن لابن آدم واديا من ذهب أحب أن يكون له واديان ولن يملأ فاه إلا التراب ويتوب الله على من تاب يعني إنسان بني آدم معام يقدول زيري هبيت مناك هبيت دو كام ساري جوانا ڕۆژەشیان هەر بەواقعی خۆم ئەوە لەناو سیارەکەی خۆم دابووین گەنجێک لە تەنیشم دانیشتووە سارێک لەو سارە بابەتانەی کە بە پێشمان داهات گوتی وەڵام مامۆستا سارێکی ئاوا خوا بداتێ یەکتم برام ئەزانی خەڵکی ئێستا لە دوای مەوەیە تەمەنا بە سارەی مە دەخوازێ ئەزانی ئەوەی لە دوای ئەوی شەو تەمەنا ئەخوازێ هەتا دەگاتە سەر کەسێکە لەسا عەرەبانە کەوتۆ و لاقی نییە بڕوە یعنی خەڵک تەمەنای چی بکە یعنی وەڵڵاهی بڕۆ ئەوەی کە لە خۆشی ژیاندایە فەرموو دەگەڕێب لە بەختەوەریدا لە چی کەمە بەس لە ئاسوودەیی لە چی کەمە لە بەختەوەری کەمە ینی ئەوڕۆ هەموو شتێکەیە بەڵام ئاسوودەی و بەختەوەریمانە ینی هزرمان شێواوە سەرتەوەری و بەرنامەکەمان لەسەر باشە ڕەمەزان بۆ چییە بۆ ئەوە نییە کە مرۆڤ بزانێ بۆ نمونە ئەوە بابەتێکە کە زۆر جار باس کراوە لەوانەیە خەڵکیش بزانێت بەڵام ڕەمەزان بۆچی دانراوە بۆ ئەوە نییە کە مرۆڤ قەناعەتی بۆ دروست ببێت ڕازی بێ بەوەی بەتاکید یەک لە حکمەتەکانی ڕەمەزان ئەوەیە کە خەڵک بزانێت کە برسێتی هەموو شتێک هەر تێری نییە خواردن نییە زانە برسێتی شەیە خەڵکێکەیە کاکە بۆ بڕۆت و ساڵ 12 مانگ ئەوە مانگێک کە بە ڕۆژ و دەبێ خەڵکێکەیە ساڵ 12 مانگ ئەوە برسێتی ئەوە نانی نییە ئەوە ئاوارەیە و لە کەمپێکە ئەژی نانی نییە بخوا شوێن و جێگای هەو نییە لە برسان نازانی ژیان لەکوێ کات بۆ قومە ئاوێک ئاو نییە بخۆیتەوە تۆ دەبە ئاوێکت ئەو ڕۆژە حەز دەچێتە ئاو خواردنەوە بەڵام فەرموو خەڵکێکی ساڵ 12 لە بێ ئاویدا دەژی یعنی ژیانی نییە بۆی ئەوانت بەبیر بێتەوە یەک لە حکمەتەکانی بۆی خەڵکی تێر برسێتی خەڵکی بەبیر بێتەوە بۆیە تەماشاکە یەک لە ڕەمەزان نەوع سەدەقەیەکی تایبەتە بە مانگی ڕەمەزان کە سەدەقەی فیترە زەکاتی فیتر باشە ئەمانە هەمووی بۆ ئەوەی کە خەڵکێک دیانە دەوڵەمەندە دەبێ ئاگای لێ بێ خەڵک برسێتی هەیە بەوەی ئەوە فەرمو ڕۆژوەکەم ئەوە بەوە تەواو دەبێ ئەگەر سەدەقەی فیتر بدەیت ئەوەی کە لە کۆمەڵگەی ئێمە هەیە باسەکرێ و بە تایبەت تۆڕە کۆمەڵایەتیەکانە و دەرفەتی ڕەخساندووە کە خەڵک بتوانێت لێەوە ئەوەی هەیەی بە ئازادانە بۆ خۆی بیڵێ ڕازاندنەوەی سفرە لەم سەر تا ئەو سەر ئەو هەموو خواردنە ناشخورێت لەوانەیە نیوەی و خواردنەش نەخورێت ئەو کەسە لە بەیانیەوە تا ئێوارە بەڕێژوە زیاتر لە 15 کات ژمێرە ئایا دانانی سفرەیەک بەو شێوەیە و ئەو هەموو خواردنەکە هەمووشی نەخورێت کاریگەری لەسەر ڕۆژوەکە دروستەکات یان ئایا دروستە لە ئاینی ئیسلام تەمان ئەمە لێرە دەبێشتەکان پۆڵێم بکەین ینی خەڵکێک هەیە هەبووە و دەستەڵاتی هەیە ینی ناکرێ سفرەکەشی فەقیرانە بێ ئەمە سەراحەت قسە بکەین ینی تۆمەی ئینسان وایە ڕێگری لێ نەکراوە چەندت هەیە
باي أوندا بخو بجي ونيا كلوا واشربوا هذا فرمت بخونوا بلام إسرافي تياما كان فعلا إسراف كدن أو نيتو زور لسخوانا كدا هي إسراف أويتو أو خوارنت باشا كود نكي وفريدي ناو زبل خانة وحاوية كاني في بركي بيرزي بحرمتي برامركي بخو قيناك لسا سفرة سنة هي بخو سباسي خواهي لسر بك بيرازي با قرنق أوي إما مشكلة إما أوي دردي إما أوي كبيرازي نينا كم سفرة هي برو من جمينجي منالكاني لسر نبي يعني كاباني مال بەو پەڕی مادێتی و هیمەتەوە ئیشی خۆی کردووە و بەڵام پیا دێتە ماڵ لەسەر سفرەدا دەنیشتە و پرتەوە بۆڵی دێ لەسەری آخر پێغەمبەر صلی الله علیه و فەرمی عایشە داچی ئیمانداران کە خێزانی بە فەرمی پێغەمبەر صلی الله علیه و قەت ما عاب رسول الله صلی الله علیه و طعاما قەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەت عیبی لە خواردنیش نەگرتووە بۆی شعوری ئەم ئەو ئافرەتە بریندار نەکا شعوری ئەو کابانە بریندار نەکا کە پێوە ماندی بووە یان بۆی نەبێتە ناشکریەک لەسەر ئەو خواردنەی کە خوای دەوێت خوا دەفەرمێ يا أيها الذين آمنوا كلوا من طيبات ما رزقناكم واشكروا لله إن كنتم إياه تعبدون والله بشق العبادة من شكراني خواهي قوريه بشق العبادة من دس بوهي كهمانا دسي بيوه بقرين مشكلة إما أويا سندي همانا أمد مانا زيادة الكين خمنا وناخوين أوي همانا لقسم لدس مع الناس هنقابي إما أويا أوي همانا نامانا لدسم لو ساروا مالو جيانو كمنالو هاتشي هتا خمنا وناخوين لدس الناس خمنا ود خوين سندي هي زيادة كين بيت سفر كان ما زياتر كين قلب على اختري كين عشان شعوري خلقك هموك يجنيا تولى توركم رايتي كان رسمك بلا وكي والبو رمضان يعني واكم خلقك هي النبوة خلقك هي الندارة أورتو وامزانة خلقك نية فقيرة برو أو هم قرك هجاني شيناني كخلق نية مراسي نانية بيخو أما ما وساني أعين أقامة لمعاناتي خلق برسيادك هيشنا رمضان نهاتوا يعني درفتي رمضان أزانك خلق دسكراوي ما وسا أقر كسك أبو خيرك صدقيك زكاتك خلق بهواري لي هستا جاني نماوي براسي يعني سن صالة أو قيران وايلي كدوا هداي شوران دوا يعني سن صالة برسيتي كاريگري لسر مالي لسر خيزاني لسر جابونا ولسر گرفتي كوملايتي ششي كوملايتي زور دابران وشيرازي خيزان كتشون ليك دابراون كويران بوا خلقك هي إفلاسي كردوا ويرانا يعني نازا انتيبكا بلام للرمضان درفتي واهبه خلق دەستکراوە بێ پاشەمە ئازاردانی هەستی کەسانی هەژار نییە یان ئەمە تاوانە گونا تاوانە بەتاکید تاوانە چونکە کەسێک هەیبێ وەکو چۆن ئێستا زانایان دەفەرمون لە هەر شوێنێک فەقیرێک دی دڵی بریندارە دڵنیا بە لە تەنیشتی دەوڵەمەندێک هەیە حەقی خواردووە باشە ما جاء فقير إلا هناك غني قد أخذ حقه لە هەر شوێنێکی بینی فەقیرێک چاو بە فرمێسکە ماڵێک نانی نییە بیخوا سفرەی بەتاڵە ئللا لە تەنیشتیەوە دەوڵەمەندێکە حەقی ناداتێ خۆم حەقا و ماڵ و سامانێکە هەیە حەقی پشک و بەشی خەڵکی پێوەیە ئەدی خوای گەورە بۆ زەکاتی داناوە فەرموو بۆیش کە ئەمە بزانێ ژیانی اقتصادی خەڵک ڕاستەڕێ بکە ئەو ئیسلامە ئەو ڕەحمەتە ئەو شەریعەتە جوانە لە کام نقطەوە لە ڕەمەزانەوە دەست پێ دەکەین وەڵڵاهی هەمووی بۆ مەصالحی بەشەریەتە بۆ خزمەتی کۆمەڵگەیە يعني تسل خواتي خوا زياد دكا اگر ايما لپاشێ هەتا بەربانگ ئێمە زمان و دەوی خۆمان گرتووە بە خودای هەمووی لایەنی ئەوەی کە هزری ئێمە بەهێزکە بە خۆماندا بچینەوە مراجعەی ئیمانی خۆمان بکەین کۆمەڵگە بەهێزکەین تەوبەیەکی ڕاست بکەین تەوبە و عەودە و گەڕانەوەیەکی ڕاست بۆ لای خوای گەورە زەکات چی لە خوایەتی خوا زیاد دەکا کە دەڵێت دەوڵەمەند بڕۆ دەستی فەقیر بگرە بڕۆ ماڵیشی لە دەرگای بدە بەڵام ئێستا فەقیر دێ لە دەرگای خەڵک دەدا فەقیر دێ هاوار دەکات باشە مامۆستا من ئەمەوێ ئەو پرسیارە بکەم ئەو پرسیارەم لا دروست بوو ئەو ژەمە خواردنەی کە کەمە بێتەوە بۆ نمونە مرۆڤ سێ ژەم نانەخوا ئەوەی کە لای ئێمە باوە بەو جۆرەیە سێ ژەمە ئەبێتە دوو ژەم ئەو ژەمەی تر بۆ ئەوەیە کوی کاتەوە یان بیبەخشێ بەتاکید بۆ ئەوەی کە لایەنی اقتصادی بەهێزتر بێ و بیبەخشێ و کۆی کاتەوە زیاتر فێری اقتصاد بێ یەک لە ئەوەکانی مانگی ڕەمەزان یعەلیمونا الاقتصاد باشە فێرمان دەکات اقتصاد چۆن بکەین ئایا ئەو گەدە و مەعیدەی کە چەند ساڵ 12 مانگە 11 مانگە ئێمە پێمانەوە گرفتارە هەموو تووشی قۆڵۆن و مەعیدە و نەخۆشی و قەڵەوی و دکتۆرە بەڕێزەکان بدوێنە بزانە خەڵک چەند گرفتارە بەدەست ئەوەوە يعني ئیسلام هاتوو پێمان دەڵێ نحن قوم لا نأكل حتى نجوع ئێمە گەلێکین ئەوە لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خەڵک شانازی بەو حەدیثەوە دەکات وەڵای
لجورتين خاصة خانكاني ولاتان ونسلاوة قال محمد بن عبد الله نحن قوم لا نأكل حتى نجوع وإذا أكلنا لا نشبع إما قوم يشين حتى برسيمان نبيت دست بو خواردن نابين وكدستشمان بو خواردن برد أو عند ناخوين تير بخوين وهلاك بين فرموا إسلام هات ورحمة ها بلام إما أصلا وانية كاتك دي بلا إلا بروجوينا بلام صفر كان ما تشي لي كردو أو هم خواردن دوای ناشخوري أو معيدة شري لقل ناكري كتسندي استعاد سندوي هروي دوي دكري بزور بخوي ناخوري فرموا من بخوم استعار رمضان هاتوا بخوي هم لسري كونانك بو نخوراو إيه ناخوري فيش رمضان مشينا زيادة اللي بيخوي نونيا باش بين سر عفوا أوي مشكلة إما إسلام هرم هاتوا فرموا دقة كان القرآن مخوينه شون لقل هزروا فكري إنسان صدقة ها فرموا أو آياتانيك كومالي دوصيتي قرآني لسورة أنعام أخوي تعالى باسي ذاك علماء فرمي الوصايا العشرة أو دوصيتاني ككومال قبر أو بريت شاك سازي هزركي فكركي داهناني جياني اقتصادي حتى لروي كشة كومالايتي كانوا أو دوصيتاني جيبكرين هموش إذا فرميسي لعلكم تذكرون لعلكم تفكرون لعلكم تعقلون لعلكم تتقون لهم وصتها كان ذلكم وصاكم به لعلكم تعقلون هذا فرمي ذلكم وصاكم به لعلكم تذكرون ذلكم وصاكم به لعلكم تتقون وآياتك بخوين مو بخوين بدو برنامج اشتواو نابي ها بلام قرنق ويلا شو دس بدك قل تعالوا أتل ما حرم ربكم عليكم ألا تشركوا به شيئا شريك بخواب الريال مدن خلق بنا حق مكوجا ها ولا تقتلوا أولادكم من إملاق خلق لبرسان جاري وانتحارك باب كوري خوي دكوجي طلاق ددري جن طلاق ددري لبرسانة اقتصادي جاني أبوري تواني ولا تقتلوا أولادكم من إملاق نحن نرزقكم وإياهم خلق جاري وفناد باته خو كشتن بلام إسلام هاتنا ومكة خود مكوجا خود انتحار مكة جاني خود مخمة ترسيوا خواي قبر الرازقة رزق رزيد عائلي خوايا خلق بنا حق مكوجا لك تشيشانو بيوان دا أقل لك شعوري خلق به كوعدك دا بيجينا زي أو أنا هموي كوامل بيبو وصيتي جوانا خوادا فهم ذلكم وصاكم به لعلكم تذكرون تفكرون تتقون تعقلون هم نقول هزري إنسانك هاي باش من دواتر ديما سروي أو برسيارة بكم بله هەندێک کەس هەیە حەزەکات هاوکار بێت ببەخشێت بیرکردنەوەی باشە بۆ نموناڵێگەر هەم وایە ئەوەندە مەبەخشییان هاوکاری ئەو کەسەم ئەکرد کە پێویستی بە یارمەتی منە بەڵام دواتر وەڵام بدەیتەوە کە ئەم کەسە جیاوازی چییە لەگەڵ ئەوانەی کە بیرکردنەوەی پێچەوانەیە و پاداشتیان چییە لە کەرکووک پێکهاتەکان لە کورد و عەرەب و تورکمان لە شەوانی ڕەمەزان پێکەوە کۆ دەبنەوە و لە شوێنە گشتیەکان یاریە فۆلکلۆریەکان زیندووەکەنەوە یەکێک لەو یاریانە یاری سین و زەرفە سۆران کامران پامنەرمان لە کەرکووک زانیاری زیاتر دەخاتەڕ بەڵێ دیارە ینی یەکێک لە تایبەتمەندیەکانی کەرکووک لە مانگی ڕەمەزاندا ئەوەیە کە لە شەوانی ئەم مانگە واتە ئەم سی شەوە بەردەوام هەندێک شوێن تەرخانەکرێن کە یاری سین و زەرفی تێدا دەکرێت ئەم یاریە ڕاستە لە شارەکان یاریمی کورسان شەکرێ لە گەرمیانەکرێت لە تەنانەت لە شارەکانی عێراق شەکرێ بەڵام لە کەرکووک جۆرێک لە تایبەتمەندی هەیە واتە جۆرە لە تایبەتمەندی خۆی هەیە ئێستا ئەم ساڵ یعنی ئێرە سەنتەری ڕۆشنبیریە یاری سین و زەرفیان داناوە جیاوازی ئەم شوێنە لەگەڵ شوێنەکانی دیکەی کەرکووکەوەیە کە سەرجەم نەتەوەکانی کەرکووک لە کورد و عەرەب و تورکمان لێرە دێن تا بەرەبەیان تا بانگی بەیانیان با بڵێن پێش بەیانی تا پارچە و یاری سین و زەرفەکەن و دواترە ڕۆنەوە لێرە ینی کەسێک لەو ناوە دیارانەی کە لە بواری سین و زەرفە ساڵانێکی زۆرە ناسراوە کە ڕعد عەزاویە عەزاوی پێڵێن مام عەزاوی زۆر ناسراوە لەگەڵ ئەو قساکەم چەند ساڵە بە دیاریکراوی لە با بڵێن خەریکم ئەم کارێکە وەڵی بەڕاستی تقریبا 28 ساڵ بە ئیم ساڵەوە 29 ساڵە من سینی دانم بەڵێ ئەم ساڵ چی جیاوازیەکە بوو لەگەڵ ئەو ساڵانەی دیکە وەڵی پار دامانە لە حەدیقەی ئیسکان بەڕاستی عنی وەزعەکە زۆر خۆش بوو نە ئاژاوی تیا بوو نە مەشاکری تیا بوو گەنجەکان کەرکووک هەموویان دڵیان خۆش بوو عارەب و کورد و تورکمان هەمووی تێکەڵا بوون بە یەکەوە دانیشتن لای من ئەنواع ئەشکال زەلام و ئەهاتن بۆ لام و یعنی چۆن ئەلەی بەخۆشی تەواو بوو ئەو مانگە
لەخوا بە زیاد ئەگە باس یاریەکەم بۆ بکە ئێستامەی کە ئەشاردرێتەوە چۆنە بۆم باسکە ئەم یاریە خۆی ڕاستیتەوێ ئەمە سین و زەرفی پێنێن زەرفەکان لە زەردە دروستەکرێت زەرفەکان لە زەردە دروستەکرێت 11 زەرفە جاران بە لقوم لێمانەدا پێوەمانە کرد ینی ئەنووسایە قەت سینیەکەوە بەڵێ ئێستا حالیان ئێمە ئەو سینیە بە شیرە ئەیکەین بە شەکر و لەمدوزی و ئاو کیلوێ شەکر ئەەکەم لەناو قازانێ گڵاسونیە ئاو لەگەر کەوتکێن چای لەندوزی تایەکەم چارێکە تقریبان ئەی سوڕێنم لەبان تەباخ ئینشاءالله ئەبێتە شیرەیە یعنی دەرەجە ئولا کە زەرفەکەی پێوەکەی قڵپیەکەی ناکەوێت سینوزەرف یعنی شیرە ئەم لێرە ینی هەندێک دیمەنە بینی بۆ نمونە ئێستا لێرە دانیشتەکەی کۆمەڵە پیاوی بەتەمەن ئەم یاریاکە ئەمە چۆنە یعنی ئەمانە ساڵانێکە مەعمیلی خۆتن بەڵێ ئەوە لەوەتی من سینی دانێم ئەمانە هەمووی مەعمیل خۆ من چەند جیلش هەیە نییە خوا عەفویان کە زەلام گەورە بوون لە عومرە ڕۆیشتن بۆ دارە الحەق ئێستا جیلتر هاتوونە زۆر سپۆرتن زۆر محتەرەمن هەمووشی یەکترین کورد و عارەب و تورکمانن هەمووی هیچ فەرق جیاوازیە نییە لە نەعبیێنیان یعنی شتێکی زۆر خۆشە شاری کەرکووک ئەوەی خۆشە یعنی هیچ جیاوازیە فەرقێ نییە لە نەعبیێن هیچ عینێت چەند بەردەوامە وەڵی ئەم یاریە لە سەعات 8:09 دەست پێکات حتا سەعات 3-4 بەیانی بەعزی هەیە ئەمێنەوە مەسەرە سینی تەواو نابێت دانشین لە دەوریان حتا تەواو بێ حتا 4 پێم تاریخی ئەم یاریە یعنی ئەم یاریە بە ئەسڵ لە کەرکووکەوە یەکەم جار کراوە ناوەڵ یاری تورکمانە یعنی کوردە یاری چییە وەڵی ئەمە یاریە یاری کووردە لە نەعبێن هەولێر و کەرکووک دروستکرا ئەم سین و زەرفە ئەی بۆ تورکمانەکان زیادیان گرنگی پێ مەسەلە تورکمان نییە خۆیان یعنی چۆن ئەلەی کەرکووک هەروە بووە یعنی لە ئەساسەوە نییە حەزمان لە سینیە زۆر محافەزەکان هەیە کەمیان کردوێتەوە بۆ نەی مەشاکلەوە کاکعزاوی تۆ پیاوێکی بۆ ناسراوی کام شخصەت خۆشە ناسراوی زیاتر لە 20 ساڵە لەم بوارەی ئەنەگەر بۆم باسکەی جەنابێت لەو ماوەی کە لەم کارەی لەو ماوەی 20 ساڵە بۆم باس کە چی بەسەرهاتێکی خۆشت لایەن والله ڕاستیتەوێ ڕۆژێ لە ڕۆژان جەماعەتێ وتیان کاک عەزاوی تۆ لە سینی یەکەم گوڵ یەکسەر منجوق دەرەکەی ویستیان نوکتەم پێ بکەن ئەتر نەمزانی منجوقەکەیان شاردووە 11 گوڵم لێدا هیچ کەتیایی دەرنەچوو وتیان بە چۆ وەستایەک تو مەزە منجوقەکەیان شاردووە لە ژێر سینیەکە بەڵێ علی ساڵح و علی مەتار و سۆران مەعرەز و کاک ئیسماعیل و ئەوان بسییان دەگەم لێ دەتر باشە بە شێوەیەکی گشتی ئەمانە کە دێن هەمویان ئەو کەساتیانن کە تەنها لە ڕەمەزانە مەسا ئەم یاری هەیەوایە بەڵێ بەس لە ڕەمەزان تامیە هەیە جەماعەت دایان ناوە سینیان داناوە ساڵەکە هەموویان نە لە زۆر گازلۆکاستە دایان ناوە چۆن ئەلەی ساڵەکە هەمووی دایانێن تامی لەوەیە کە یەکەم ڕۆژ ڕەمەزان دەست پێکە حتا ئاخر ڕۆژ دوای ئەوە تامی نییە سیزەر بەڵێ بە قوربان برای عەزیز من بەخێر بێ کە بەێمەدا یارە بە شێوەیەکی گشتی لە شەوانی ڕەمەزاندا لەم شوێنە کە سەنتەری ڕۆشنبیری پێوترێ تا پارچێ و تا بەرەبەیانیش تەنانەت هەندێک کە لێرامێنەوە یاری سین و زەرفەکەن جیاوازی ئەم شوێنە لەگەڵ ئەو شوێنانەی دیکە هەمووی ئەوەیە کە لێرە لە سەرجەم نەتەوەکان لە کورد و عەرەب و تورکمان تا بابڵین تا درەنگانێ لێرە یاری سین و زەرفەکەن و عەزاویەکێکە لەو ناوە دیارانەی کە لە بواری سین و زەرفە هەمیشە ینی ناوێ هێنرێ وەک خۆی شوتی زیاتر لە 21 ساڵە خەریکی ئەم کارەیە بەڵێ سپاس بۆ هاوکاری ئێمە سۆران کامەران لە کەرکووک لەگەڵمان بوو ئەچینەوە لای مامۆستا عالی جارێکی تر پرسیاری ئەوەم کرد کە هەندێک کەس هەیە بیرکردنەوەی باشە هێزری باشە بەڵام توانای کەمە یان ناتوانێت هاوکاری هەموو کەس بکە بەڵام لە دڵەوە ئەوێت بیکە نیازی خێری هەیە بەڵێ پاداشتی ئەم کەسانە چییە؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرموو هەر کەسێک نیاز و ئیرادەی خێری بوو کە بۆی نەلووە و بۆی نەگونجا خوای گەورە ئەجری ئەو خێری بۆ دەنووسێ یعنی بەڕاستی ئەمەش
سۆز و ڕەحمێکی خی پەروەردگارە بە بەندەکانی خۆی کەسێک ویستی چاکەیەک بکە حەزی لێ بوو چاکەیەک بکە پرۆژەیەکی جوان پرۆژێکی خێر بەڵام دەسەڵاتی نەبوو هێزی نەبوو توانای نەبوو ئەوە لە ئەنجامدا ئەو کابرایە مەئجورە ئەجری هەیە تەواو ئەگەر کردیشی بۆی گونجا ئەوە بەپێی ئەندازەی خێرەکەی جاری وایە ئیلا چاکەیەک بەدێ الحەسەنەت بعشر ئەمثالها هەموو چاکەیەک بەدێ بەڵام ئیوا هەیە ئەوەندە بە دڵسۆزی دەیکا ئیلا 700 ضعف هەتا 700 چاکەش بۆی دەنووسێ خوای گەورە بەڵام ئەگەر نەیکرد بۆی نەگورا بۆی نەگونجا خۆ ئینسان نیازی خێری هەیە وانێ مادام بۆی نەگونجاوە بۆی نەکراوە توانای نەبووە لەبەرەوەی نیاز و هزری خێری هەبووە ئیلا خوای گەورە بۆی بەخێر دەنووسێ لەبەرەوەی فکری لە شتی باش کردوتەوە ئەگە هەنا بە خەڵک دەڵێ کاکە بۆ پرۆژەیە نەکەین کە بیر دەکاتەوە ئەو بیرکردنەوەی مشینە بە خەڵک ڕابگەێنێ لای خۆی نەبێ بە خەڵک بڵێ کاکەورە بابیکەین ئێستامە ئەم بەتایبەتی ئێستا خەڵکێکەیە کە ئەوەندە داعی خێری پێ دەڵێن الدال على الخير وكو حديثكي في غمص عظم الدال على الخير مثل أجر فاعله كسك مادام دال خيره بخوي بويناكري بلان بخلق دلكاك بروجيشي خير معناه فرمو قطاب خانيك مزقوتك ريقايك شوينك جيقايك صلحك ريقايك نخوشك قرفتي هي شيء دروني هي بابتين بوي سهر سركين يعني خو بياو دا صلاتين يا بلان عيني كان خلق هان أداء أو إنسانة مأجورة ماشي بيتشوانا كشي ئەدی ئەو کەسەی هزری خراپی هەیە بەرامبەر بە خەڵک دەیەوێت چی بکە ئەوەش تاوانە بەڵێ تاوان فەرمو قیسەیەکەی لە قورئاندا خوای گەورە ئەگەر مەجال دەرفەت بێ ینی باسی کەین قیسەی ئەصحاب الجەنەیە لە سوورەتی القەلەم خوای تەعالە کە دەفەرمی ئینا بەلەوناهم کەما بەلەونا ئەصحاب الجەنە إذ أقسموا ليصرمنها مصبحين باوچیان نەریتی وا بوو ساڵانە ئەوەندە سەخاوەت بوو ئەهلی خێر بوو کە بەروبوومەکەیان دەدوریەوە خەڵکی فەقیر دایانزانی فلان ڕۆژە لە باخچەکەی دوورینەوەیە هەرچی فەقیر هەبوو خڕدەبوونەوە دایاندایە کە باوچیان وەفاتی کوڕەکانی وتێن کاکە مە بۆ بچین هەموو ساڵێ ئەو خەڵکی لە خۆمان کۆکەینەوە بەیانی دەچین بە دزی بەنهێنی خۆمان دەی دوورینەوە دێینەوە دەی خۆمان ئەو نەریتەی بابمان بوو وای لێ بکەین نیازی خێریان نەبوو نیازی خێریان نەبوو بۆی خوای گەورە لە ئەنجامی ئەوە عقوبەی دان و هەتا پێ ڕاگەیشتن باخچەکەیان فأصبحت كالصريم يعني سوتاب بين شبو هالنشيان دزانيا دان باش أو إيماء يعني شونك شو كخوتن وتي يعني إما داتين فلان إيش هذا كان برياري شيان دا كاري شي خير شر كان نباتي خير كان نيازي خير يعني نبو نيازي شر يعني نبو والله خواي يقول عقوبة دان خويش لان نشيان كرديا بس فكري يعني نبو بس بريار وبيكن قسان كركان كاباني داتين أو باقسي دادرينو حقي يكفقي لشي لنا داين أو نريتي باو بابيران من كردويتي بسيتي يكسر خوي تعالى انتقامي لستاندن أو القرآن فرمي وش تقنيه فأصبحت كالصريم فتنادوا مصبحين بياني زوك هستان تماشا انكر لبين شو نماو يعني إنسان دائما فكري خلافي نبيت استهلكوا ملقي إما واعي شو أنا فرمو دخوين فكر مان وبياني تسلد راوسي كم تزرب للشيدم تجارة كم تشيب كم شون قولي خلق ببرم شون مصلحتكم هي شون بدستي بينهم كمالك امانجي الشخصي دياري دكي شوانا كدخوين نيازي خير مان نيه بروجي خير مان كما بس تنها دمانه يبو خومان برجين يعني يا صلى الله عليه وسلم لا يؤمن احدكم حتى يحب لاخيه ما يحب لنفسه اذا رمضان هذا بافير بين كاكا تعاون بيك يعني متداني خلقوا قصة زورة وكات كمو زور سپاس مامۆستا علی هەرتەلی پێشنەژوو تارخێن سپاس بۆ زۆر سپاس لە مانگی ڕەمەزاندا پزیشکان ڕۆژوانان ئاگادار دەکەنەوە لەوەی ئاگاداری خواردن و خواردنەوەکانیان بن بە تایبەت ئەو کەسانەی نەخۆشی دڵیان هەیە و پێشنیار دەکەن لەژێر چاودێری پزیشکان ڕۆژوەکانیان بگرن و ڕاوێژیان پێ بکەن.
دمهن رمضان ده سفرین خوارن دولمند و رنگین دبن جبر و کیجی کسین کو روژی دگرن جبر کو دمک درج به آو و به خوارن دمینن پیوست جبو تندرستی آخوا های خوارن و خوارن آدمن فطار و پاشی وده هبن بجشک آماجه دکن کو کسین روژی دگرن دوید نافبر فطار و پاشی وده 2 لیتر و نیف آو وخون و جنشکا و دست بخوارنه نکن. پسپورا پارێزê bijîşk Özlem tay dibêje bi taybetî bila rojîgir xurekên ku proteyîna wan zêde ne tercih bikin û zêde xwarina birûn nexwin. Özellikle iftar ve sahur arasında 2-2,5 litre su tüketimi bizim için çok önemli. Di navbera fitar û paşîvê de bila her nîv saetê carekê qedehek av vexwin. Ev giring e. Beriya xwarinê jî bila qedehek av vexwin û pariyek biçûk bixwin. û hinek bisekinin. Ji ber ku divê ji nişka ve dest bi xwarinê nekin. Di paşîvê de divê xwarinên giran nexwin. Ji xwe xwarinên giranên berovajê ku tê zanîn mirovan zûtir tên û birçî dikin. Teqez bila hêk bixwin û şîr vexwin. Eger bixwazin goşt bixwin jî dikarin goştê masiyê bixwin. Xwarina fêkiyan jî giring e. Bila xurekên ji aliyê proteyînê ve dewlemendin bixwin. Bijîşk bang dikin ku divê hemû rojîgir hay ji xwarin û vexwarina xwe hebin ji ber ku di Remezanê de danên xwarinê tên guhartin û laşê mirovan jî ji nişka ve nikare hînî vê rewşê bibe. Lê divê bi taybetî jî kesên ku nexweşiya dil bi wan re hebin dibin çavdêriya bijîşkên xwe de rojî bigirin. Aşmê Remezanê nîweşê qalb gun bine diqatlî be. Roje bigir, nan negir, gun doktor dixpars. Doktor qalb travacuse şima roje şin bigir, wa bigir. Ama eğer vaş te roje megi, wa negir. Roje bigir ispa, gun ilacını düzenli kullanmışık. Bijîşk didin zanîn ku pêwîst e kesên rojîgir piştî fitarê bê tevger nemînin û ji nişka ve dest bi xewê nekin. Ji ber vêyekê jî pêşniyara bijîşkan ew e ku kesên rojîgir bila piştî ku fitara xwe vekirin derdora yek demjimêrî bi tempoyeke normal bimeşin. Mahir Yüksel, Kurdistan 24, Diyarbakır. هەر لە تەندروستیدا تەورێکی ئەم شەمان تایبەتە بە نەخۆشیەکانی دەم و ددان یان لە مانگی ڕەمەزان چۆن دەم و ددان بپارێزرێت. بۆ قسەکردن لەسەرم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆر مەریوان حەمید شارەزا لە نەخۆشیەکانی دەم و ددان ئامادەیە. دکتۆرم کاتت باش، زۆر بەخێربێ. زۆر سپاس بژیت، مەمنون. جیاوازی پاراستنی دەم و ددان لە مانگی ڕەمەزان لەگەڵ کاتەکانی دیکەی ساڵ چییە؟ پێشەچی پیرۆزبایی مانجی ڕەمەزان، هاتنی مانجی ڕەمەزان لە گشت مسلمانان دەکەم بەتایبەتی گەلی کوردستان. جیاوازێکی ئەوتۆی نییە، بەس بە حکمیەوەی ئێمە کاتێکی زۆر بەڕۆژووە بین، ئاوێکی زۆر لە لەشمان ونە بێ، بۆیە بەڕادەیەک دەمان مشک ئەبێ، بەمەش بەهۆی ئەوەی کە لیکە ڕژێنەکان لیک دەرنادن، بۆیە ئەو پاشماوەی خواردنەی کە لە ناو دەم ئەگەر مابێتەوە ئەوە بەکتریا زیانبەخشەکان هەڵەسن بە گۆڕینی بۆ مادەی زیانبەخش. یەک لەو مادانە بە ناوی سەلفەر، هایدرۆجین سەلفەر، کەوا ئەکا بۆنێکی ناخۆش لە ناو دەمی ڕۆژەوان دەربچێت لە کاتی بە ڕۆژوبووندا. کێشە و گریفتەکانی تر زۆر باونین، زیاتر لەوەی کە ئەو بۆنە ناخۆشە زیاتر خەڵک هەستی پێیەکە لە زۆربەی خەڵکی خۆمان بەدی دەکرێت. تەمەن لە داهاتوو ئینشاءڵڵە باسی چارەسەریەکانی شەکەین، بەڵێت ئەتوانین ئاماژە بۆ بکەین ئەمە گرفتێکی گەورەیە کە خەڵکی خۆمان پێوەی دەناڵێنێ. هەروەها گۆڕینی لایفستایلیان زیندە چاڵاکیەکانی ئینسان بەوەی کە ژەمەکان نەگۆڕێ، کاتی ژەمەکان جموجۆڵی خۆیە گۆڕێ، بۆیەوە ئەمە بێتە هۆی ئەوەی کە دانشۆرینەکەی بە شێوەیەک بێ کە گۆڕانێک بەسەریدا بۆ نمونە خەڵکی خۆمان کاتی بە ڕۆژوو بوون زۆربیان ئەترسن کە سەردانی پزیشکی دەدان بکەن لەوەی کە ڕۆژەکانیان بشێ، بۆیە تەنانەت هەندێک جار ئەگەر کێشە و گرفتەکانیان پێویستی بە ئیمێرجنسیش بێ، ینی فریاکەوتنی خێراش بێ، ئەوە دوو دڵە بێ لەوەی کە سەردانی پزیشکی دەدان بکە، لە ترسی ئەوەی کە ئەو ئاوەی کە بەکار دێ لەو ئامێرانی کە ئێمە بەکارێنین بۆ دانشۆرینە بۆ دانپڕکردنەوەیە، ئەترسێ کە قوتی بدا و بێتە هۆی ڕۆژوشکاندنەکەی. ئەمە ئەو گۆڕانانەیە کە بەخسەر خەڵکی خۆماندا دێ، جگە لەوەی کە خواردن ئاینەنشێت گۆڕانی بەسەردا دێ، خەڵک ئیشتیهای بۆ شیردەمەنیەکان زیاترە بێ،
بەس زیاتر خۆی وەکووتم لەوە ئەبینێتەوە کە لەشمان بەرەو ئەوە ئەچێکە تووشی وشک بوونەوە و کەمی ئاوی بێ بۆیە ناودەمیشمان بەدەر نییە لەو جستەیە کە ئێمە هەمانە ئەویش بە شێوەیەک لە شێوەکان تووشی وشک بوونەوە دێ کە لیک بەڕاستی لە ڕۆژدا بە تایبەتی کاریگەرێکی زۆری هەیە لە شتۆرین و پاکردنەوەی پاشماوی ئەو خواردنانە هەروەها مادەی دژە زیندەجی تێدایە بۆی کە ئەو بەکتریا زیانبەخشیانە بکوژێ کە لە ناو دەمدا هەن کەوابوو کە کەمە بێتەوە ببوورە کە کەمە بێتەوە بێتە هۆی ئەوەی کە ئەو کێشەیە زاڵ بێ بەسەر دانەکانمان گرفتی بۆ پاراستنی تەندروستی دەموددان لە مانگی ڕەمەزان بە تایبەت ئەو کەسە چ ڕێنماییەک هەیە کە بێت جێبەجێ بکات اینجا ئێمە ئەبێ یەکەم جار گرفتەکان دەستنیشان بکەین بۆ هەر گرفتێک ئێمە ڕێنمایی تایبەت ئەدەین بەڕاستی بۆ نمونە ئەوەی کە باسمان کرد بۆنی ناخۆشی ناودەم کە وتمان زۆر باوە ئەمە پێش ڕەمەزانی شەر هەیە بەس لە ڕەمەزان کە زیادە بێ وەکو ئاماژەم پێکرد ئەو کەمبوونەوەی لیکەڕژێنەکانە ئەمە بە مستەڵەحی علمیەکەی پێ دەگوترێ هالیتۆسس یعنی خەڵکێکی زۆر گرفتارە بەو کێشەوە لە مانگی ڕەمەزاندا ئەکرێ ئێمە کە بەرنامەکەی جەنابیشتان پارشێوە ئێمە ڕێنمایی خەڵکی خۆمان دەکەین کەوەی کە زۆرترین بڕی ئاو وەربگرێ بە شێوەیەک لە شێوەکان کە بتوانێت لەو چەند سەعاتەی کە بە ڕۆژووە بێ لەشی ئیسفادەی لێ بکە و ئەمەش بەچیەکرێ بەوەی کە ئاو ناوە بخورێتەوە هەمی بەسەرێکەوە نەخورێتەوە لە شەودا تا دەگاتە پارچێف اونجا خواردەمەنی میوە لەگەڵ سەوزە زۆر بکرێ بۆ نمونە ئەو میوانەی کە ڕیشاڵیان زۆر تێدایە ئێمە ئەزانین کە ئەم ڕیشاڵانە زۆرتر لە ناو گەدا ئەمێنەوە لە ناو ڕیخۆڵۆ ئەمێنەوە واکە کە زۆرتر بۆ نمونە ئەو میوانەی کە مەسەلەن سێوە شووتیە کاڵەکە ئەمەنە واکە کە زۆرتر لە ناو ڕیخۆڵۆ بمێنەوە ئەم ڕیشاڵانە کاتێکە لەش پێویستی بە ئاوە بێ هەڵە سێ بە هەڵمژینی ئاو لەم ڕیشاڵانەوە بۆی کە ئاوی لەش دابین بکە نقطەی دووەم کە ئەکرێ ئێمە ئاماژەی پێ بکەین ڕێنمایی بۆ خەڵکی خۆمان ئەوەیە کە ئیتیمام زۆر بە دانشۆرین بدرێ ئێمە دانشۆرین ینی بەلایانی کەمەوە ئێمە لە ڕۆژانی احتیاجیش پێویستمان بە 2 جارە ئێستا کە ناتوانێت جاری سێم بشوە بەڕاستی ئێمە حەزەکەین کە 3 جار بشۆرێ بەس ئەوەی کە 2 جاریش بشۆرێ هەر زۆر باشە ئێستادا پێش نووسن زۆر زەرورە دان بشۆرێ و پێش پارشێ و یانیش پاش پارشێ و لەوانەیە وڵات سیر بێ کە ئاڵێن پێش پارشێ و ئێمە ئێستا حالیان خەڵکی خۆبان مەسەلەن کە پاش نان خواردن مباشر دانی دەشوە ئەوە زیانی پێگەێنێ ئێمە پێمان باشە کە پێش نان خواردندان بشۆرێ کە بەیانیانیش هەم هەندیسان کە پاش ڕەمەزانیش کە لەخۆ هەڵە سێ دانی خۆی بشوە پێشەوەی نان بخوا ئەمە بۆچیە گەڕێتەوە ئێمە کە نانەخۆین واکە کە پیئێکی ناودەممان بە شێوەیەک لە شێوەکان وا دابەزێ تووشی ئەسیدیتیە بێ ینی کە دابەزی واکە کە ئەو تەبەقە ڕەخی مینای بەشی ددانە کە بەشی پارێزەری ددانە واکە کە ڕووکاری دەرەوەی نەرم بێتەوە بەو شێوەی کە پیئێکی ناو لیکی ناودەممان دابەزیوە بەهۆی خواردنەوە جا ئەمە پێویستی بە کاتە بۆ ئەوەی لەش و ناودەم بگەڕێتەوە هاوسەنجی دروست بکە پێویستی بەلایانی کەم نیوکات ژمێرە بۆ ئەوەی کە دروستی بکە ئەتۆ مەسەلەن ئێمە هەر ڕاستە و خۆ دوای ناخواردن بچین فڵچە بە دانمان دابێنین بە تاکید ئەو ڕیشاڵانە واکە کە ئەو تەبەقەیە کە لەسەر دان نەرم بۆتەوە کە بە وتمان بە پیەچە دابەزیوە واکە تۆ بیڕوشێنی یعنی تۆزێک لابەر لە دسەری بە بەردەوامی و بەکارهێنانی بەردەوام بە مروری زەمن واکە کە تۆ زیان بە تەبەقەی باشە دکتۆر منەمێ پرسیاریەوە بکەم لە کاتی دانیشتنیان دوای دانیشتنەکە ناودەم هەستەکەی وشکە بێتەوە یان ئەو کەسە هەست بە تینوێتیەکە هۆکاری ئەوە چییە؟ اینجا ئێمە پێشتر بەڕاستی دانکەش دەشۆرە ئاو لە دەمۆرەکرا ئێستا زانستی ئێستاڵێ کە هەویری ددان ماجوونی ددان بەکار هات بە هیچ شێوەیەک نابێ ئاو لە دەم وەربکرێت بەڵکو بگرێت بەس زیادەکەی ناودەمە بێ قڕ بکرێتەوە و ڕۆ بکرێتە دەرەوە فڕێ بدرێتە دەرەوە نابێ ئاو لە دەم وەربکرێ پاش ئەوەی کە هەویری ددان بەکارێنە ئەو مادانەی کە سوود بەخشە لە ناو هەویری ددان ئەبێ تەبەقەیەکی بمێنێتەوە لەسەر ڕووکاری ددان بە تایبەتی لە شەودا بۆ ئەوەی کاریگەریەکەی زۆر درێژخایان بێ بمێنێتەوە وا بکە کە ئەو جێگایانەی زیانی پێکەوتووە بە خواردن بە بەکتریا وا بکات دروستی کاتەوە یعنی ئێمە پێویستمان بەوەی خەڵکی خۆمان واتە ئەگەر وا بێت ئەبێت هەویری زیاتر بەکاربێنێت نەخێر بگرە ئەبێ کەمتر بەکاربێ ئێستا ئێمە خەڵکی خۆمان ڕاهاتووە لەوەی کە هەویرێکی زۆر بەکاربێنێ لەسەر فڵچەکە کە پێویست نییە بەڕاستی یعنی ئەوەی کە پێویستە هەر هەندەی دەنکە نۆکێکە بێ کەمتر لەوە دابدرێ و دانی پێ بش ئەگەر زۆر بەکاربێنێ ئێمە لە زۆر بەکارهێنان ینی
ئەگەر ئاو لە دەم وەرکرد هەر ئەوەیە نقطەکە کە سوودێکی ئەو تۆ نابینی لە معجونەکە یعنی تەنیا سوودە میکانیکیەکە ئەوەی کە فڵچە بەکاری هێنی و سوودێکی زۆر کەمی هەویری دانەکە وەرەگری ئەجیناوەکو ئەوی کە ئێمە باز لە درێژخایانەکەین چۆن بتوانین مەسەندانەکان بۆ فترەیەکی زۆرتر بەکاربین بپارێزی جا ئێستا بەڕاستی زانستی سەردەم و توێژینەوەکان بەرەوە چن ئەڵێ ئاو لە دەم وەرد نەکرێ پاشەوەی کە داشورد باشە من پرسیارەکەم ئەوە بوو بۆچی ئەو کەسە چینوی ئەبێتوە یان هەموو کەس وانە بەڵام ئەوە زۆر جار پرسیارە بوون خەڵک لەوانەیە نەتوانێت لە پارشە و دوای خواردندانی پشووە ڕەنگە لەبەرەوەی بڵێت چینوم ئەبێت ئەمە هیچ پەیوەندیەکی بە هەویری ددانەکەەوە هەیە نا هیچ پەیوەندی پەیوەندی وەکوتم ینی ئەو شکبوونەوەی کە لە جستە ڕوودەدا بەعامە طبعا لە ڕێنمایەکان زۆرترە ئینشاءالله لە کاتی بەرنامە باسی دەکەین زیاتر ئەوەیە کە مثلەن ئەو خواردنی میوە ئاماژەمان پێکرد ئەبێ زۆر بخورێ جگە لەوەش ینی کەمکردنەوەی چاو کە کۆفیە ینی لە پارچێودا کامانە هەموو ئەبێتە ئەوەی کە گورچی لەکانمان زیاتر ئاوێکی زۆرتر بوون بکەین ئێمە هەوڵ بدەین زۆرترین ئاو بمێنێتەوە خواردنە گازیەکان هەم دیسان زیانە گەیەنێ بە ددان ینی ئەوانە هەمووی ئەبێ کەم بکرێتەوە مثلا ئێمە فێرین کە چا بە شەکرەوە خۆین ئەم شەکرە شەر خۆی زیانێکی بە دانەکانمان ئەگەیەنێ ئەمە اینجا هۆکاری پاڵپشتیشمان هەیە بۆی ئێمە جگە لە دانشۆرین ینی بەڕاستی فڵچە و معجون بەکارێ بەس هۆکاری تریشەیە ئەوەیش بەکارهێنانی دەزووی دانە ینی لامان ڕوونە کە ئێمە فڵچە بەکارێنین ئەوە ڕووی دەرەوە ڕووی ناوەی خاوێنەکاتەوە یان سەر ڕووی دانەکان خاوێنەکاتە بەڵام ئەو دانەکان نابێن دانەکان بە هیچ شێوەیەک فڵچە ناتوانێت خاوێنی کاتەوە بۆیە پێویستت بە دەزووە بێ دەزووی ددان بەکاربێنی بۆی نهێڵی خواردن لەو جێگایانەش کۆ بێتەوە ئێمە بدایەتی بەرنامەکەی بەوەی دەستمان پێکرد کە گرفتی ئێمە مەسەلەن زۆری خەڵک بۆوە دەناڵێنێ کە دەمی بۆن دروستەکە لە جۆری هەویری ددان کاریگەری هەیە ئێمە جۆرەها هەویری ددانمان هەیە ئەمڕۆ لە مارکێتەکان و لە دەرماخانەکان بەنسبەت خۆک و خۆما وەکو پزیشکی ددان کە هەر نەخۆشە و ئێمە تایپێکی ینی جۆرێکی بۆ نووسین بۆ نمونە نەخۆشێک هەوکردنی پوچی هەیە ئێمە جۆرێکی تایبەتی بۆ نووسین کە مادەی تایبەتی دەدا بەکتریازان بەخشەکان بکوژێ ئەوانەی کە حەزەکەندانیان سپی بێ ئەوە دین هەویرێکە نووسین کە دانەکان سپیە کاتەوە بە جۆرێک لە جۆرەکان تاوانەویش دەرەزاتی خۆی هەیە بۆ ئاماژە بە ئەو هەویرە بکەین کە بۆ دانسپیکردنەوە بەکاردێ ئەبێ مەسەرەن ڕێنماییەکەین کە هەموو ڕۆژ بەکاری نێنێ بۆ نمونە هەفتەی 2 ڕۆژ بەکاری بێنێ نەچێ هەموو ڕۆژ بەڕاستی ئەمەش خۆی مەوزوعەکە ئەمان شەریکات ئەو مادانە کە دروستەکە هەویری ددان بۆی دانسپیکاتەوە جۆرە مادەیەکی زبریتیایە واکە بز ئەوەی کە ئێستا باسم کرد ئەو تەبقە مینایە کە ئێمە خۆشمانەوە بەڕاستی پارێزەری ددانە واکە کە زۆر بەکارت هێنا ڕاستە ئەو سوبغەیە کە دروست بووە بە چا بە قاوە لایە بە بەس دواتر زیانی پێگەینی ئەگە زۆر بەکار هات بۆ ئێمە هەفتەی 2 جار بەکاربێ زۆر باشە هەویرمان هەیە مەسەلەن بۆوانەی کە تەلی ددانیان داناوە مەسەلەن ئەوانەی کە زۆر دانیان زۆر کلۆرە بێ ئێمە هەویری تایبەتیان بۆ نووسین کە ڕێژەیەکی زۆر فلۆرایدی تایە ڕێژەکەی بەرزترە واکە کە ئەو جێگایانەی کە پارێزەری ئینەمەڵی پێڵێن بە مینای ددان کە زیانی پێگەیشتۆ خۆی دروست کاتەوە ینی بەو شێوەیەک لە شێوەکان خۆی دروست دەکاتەوە بەهۆی ئەو هەویریدانە بۆ عامی کۆی گشتی خەڵک بەڕاستی کە ئەو پرسیارە لە ئێمە زۆرەکرێت کامە باشە کامە باش نییە من ئەوەی کە تێبینیم کردووە لە دەرماخانەکان لە سوپەرمارکێتەکان هەمووی ئەو ڕێژە فلۆرایدی تایە کە ضرورە بۆ پاراستنی دەدات باشی و خراپیەکە چۆن جیاکرێتەوە ئێمە باشی و خراپی بەڕاستی ئێمە زۆر احتیمام نادەین بە هەویری ددان یان بەڕاستی بەسەراحەت پێت بڵێم چکە زۆری ئیشەکە فڵچەی ددان دەیکە ئێمە لەبری ئەوە خەڵکەکە هان بدەین بۆی بە دوای فڵچەی باش بگەڕێ فڵچە زوو بگۆڕێ چکە ئیشی دانشۆرین زیاتر میکانیکە باش کامەیە فڵچە ئێمە جۆرەها فڵچەمان هەیە مەسەلەن تۆ ئەچی براندەکان دروست کراوە ئەمە نەرمە ئەمە مام ناوەندی ئەمە ڕقای ئێمە بۆ هەموو خۆی گشتی خەڵک حەزمان لێ خەڵک نەرمەکە بەکاربێنێ چکە ئەو بەکتریایە کە لەسەر دان دروستە بێت تەبقەیەکی زۆر تەنکە زۆر ناسچقیشە یعنی بیدایەتەکەی کە ئەشۆرێ بە فڵچە و معجون زۆر بە ئاسانی لاچێ هیچ پێویست بەوە ناکە مەسەلەن فڵچەی زۆر ڕق بەکار بێ خەڵک مەسەلەن حەزەکە بەکاری بێنێ ئەبێش ئەوە ڕاز بکرێتەوە بەڕاستی بە شێوەیەکی گشتی یعنی ئێمە بەو شێوەیە دەبێت چوونە لای پزیشکی ددان
کە خەڵک لێ ترسێ بەڕاستی مامۆستاش پێشمن لێرە بوو بە تاکید ڕێ پێدراوە کێشەی نییە ئەوانەی کە ئیشی زەروریان پێویستە بۆ نمونە دان پڕکردنەوەیە ژانیدانی لێە یان ئەوانەی کە بەمەردێکە ئەو پزیشکەی تۆ چیتە لای ئەو جیهازی هەڵمژینی ئاوەی کە هەبێ کە دایانێتە ناودەم ئەو ئاوە هەمووی هەڵەمژێ من بڕوان ناکەم کە شتێکی وا بچێتە خوارەوە کە زیانی پێ بگەێنێ ئەتوانێت هەموو پرۆسیژەرانە و ئەو کارانە بکرێکە لە ڕۆژانی پێش ڕەمەزانەکە و خۆشبەختانە ئێستا زۆربەی پزیشکەکان دەوامی خۆیان هاشتوتە پاش فتار بەوەی کە لەو جلوگرفتەش لەو ئیشکالەش نەزاتێت باشە دکتۆر لەگەڵە بەردەوامە بینە چینە ئیستانبول ئەرجان داخ پامنێرمان لێەوە لەگەڵمانە لە بەردەم مزگەوتی سڵتان ئەحمەد ئەرجانم کاتت باش پێمان بڵێ لەوێ لە ئیستانبول خەڵک تا ئەم کاتانە چەندە سەردانی مزگەوت و بازاڕ و چێشتخانەکانەکەن و کاتەکانی خۆیان بەچی بەسەرە بن لە شەوانی ڕەمەزان بەێ پاشیواوەژ بخێر بەم بێژن مەها ڕەمەزانێک و وەک سڵتانی 11 مەهان تێژی دەستنیشانکردن لە باژار ئیستانبول لێ لە ناو خەڵقێژی لە گۆری باژارên dinên Tirkiye bi awayekî biçek cuda derbas dibe çimkî çêzetirîn çalakiyên li ser bo meha Remezanê jî li vî bajarî tê birêvebirin ku hem ji aliyê şaredariyên vî bajarî û hem jî ji aliyê gelek sazî û dezgehên taybet yên waqfan wa jî gelek amadekariyên taybet bo meha Remezanê hatiye kirin niha em jî li meydana Sultan Ahmedê ne ku li pişmên jî mizgefta Sultan Ahmed xuya dike ku helbet li vê meydanê bi taybetî ku em bêjin niha bo paşî vê zêde lewlebat nîne çimkî piran ya xelq li Stenbolê paşîva xwe li mala xwe derbas dikin lêbelê wexta dema fitarê jî xelqê Stenbolê giştî nişteciyên Stenbolê li meydanên mezin fitara xwe derbas dikin ku li vê meydana ku em dê ne wek meydana Sultan Ahmed tê zanîn ji aliyê şaredariya navçeya Fatihê ve jî her roj meha Remezanê bo fitarê ji bo 15,000 kesî sefret tê amade kirin ji bo 15,000 kesî jî xwarin tê amade kirin niha em li qada Sultan Ahmedê ne ku me got li piş me mizgefta Sultan Ahmed a dîrokî xuya dike bila hevkarê min Mahmud Kaplan nîşanî we bide wekî her sal bi hatina meha Remezanê mizgeft tên paqij kirin amadekarî tê kirin li nav mizgeftê û ew mizgefta ku niha li ser şaşe me li ser ekrana me jî tê dîtin bi ronahiyek taybet hatiye xemilandin û têda nivîsa ew wiha dinivîse tu bi xêra tî Sultanê 11 mehan banga û ew yani têda behsa giringiya vê meha Sultan meha Remezanê dike ku ew heta dawiya meha Remezanê bi vî awayî bi nivîsên cuda li nav her du minareyan ev nivîs li vê mizgeftê têda aliqandin helbet li giştî Stenbolê gelek mizgeft me got hatibû paqij kirin ji bo meha Remezanê her li ser mizgeftan jî ew nivîsên cuda yên dînî olî li van mizgeftan tên aliqandin helbet me gotu bû niha lewlebatek zêde bo paşivê nîne çimkî xelqê Stenbolê piranî paşîva xwe li mala xwe derbas dike lêbelê kêm jî hin kes car carna tê meydanên wiha û paşîva xwe derbas dike helbet hêj ji bo bi davîbûna hêj em dikarin bêjin wexta paşîvê tam dest pê nekiriye loma ji ber ku hinek zû ye xelq hêdî berê xwe didin meydanê wa yên ku tên vê derê jî em dikarin bêjin li der û dora meydanê jî hêdî xelq yani hin kes bi zar û zêçên xwe bi hevjînên xwe derva li dewrdora vê meydanê digerin hin kes ji bo paşîvê tên li vê meydanên wiha xwarina xwe dixin hin kes jî li nav mizgeftê îbadet û taata xwe dikin Qur'an dixwînin weke din sara em vî tiştî jî dikarin bêjin ew roj roja îniyê ye vê ew roj rojeke giring e li Stenbolê jî bêçima çimkî bi hatina her Remezanê yani her sal de meha Remezanê de roja ewil roja yekem a roja îniyê de
خرقای شریف یانجی ام دکارن بیجن جلی حضرت محمد کل مزگفتا خرقای شریف آل ناوچه فاتیا استانبول تی پاراستن جبو خلقت نشاندان او نشاندان جلی حضرت محمد کو دما میراج دما رویتیا بر اسمان لسروی بو لخه کربو جالی حضرت علی و حضرت عمر و رادست ویسل قرانی هاتبو کرن و جالی ویسل قرانی وجی لستانبول ناوچه فاتیا لمزگفت خرقای شریف او جلی کل گوری باوریا اسلامی جی وقت جلی که پیروز دیدن لبه مزگفتی تی پاراستن و تی گوتن او نزیکی 1000 سالیه کو او جلی حضرت محمد لوی مزگفتی تی پاراستن بتنی دمها رمضان ده جبو خلقت نشاندن و روژا اینیه نشاندن او جلی پیروز حضرت محمد ویوره نشاندن حتی داویا مها رمضان جی هر کسک دکاره و جلی پیروز ببینه او جلی پیروز کو جالی گلک باورمندن اسلامی و جی به علاقه که مزن و دیتن هر جالیان ترکیه نه تنه باجار استانبول ناوچه انجودا استانبول جهر عالی ترکیه ج باجارین کردن باجارین باکوری کردستان جی گلک کس حجماره که زده انسان ته و هر جبو دیتنا و او که جل پیروزی حضرت محمد بیر خودم مزگفتا خرقای شریف خرقای شریف ناوچه کل فاتیا استانبول جی دکره سارا ارجان داغ لا استانبول لقل ماموس دکتۆر مەریوان دەگەڕێمەوە لای جەنابەت لەو پرسیارەوە دەست پێ بکەمەوە باوترین نەخۆشیەکانی دەمودیدان لە کوردستان چییە؟ ئەو ئێمە تێبینیمان کردووە خەڵکێکی زۆر دەناڵێنێ بە نەخۆشیەکانی پووکەوە ئەتوانین بڵێن لە سەدا 40 بەرەو سەری کۆمەڵگای ئێمە گرفتاری ئەو کێشەیەیە هەر وەکو پێشتر ئاماژەم پێ کرد کە نەشوشتنی ددان گرنگی نەدان بە پاک و خاوێنی ددان ئەمە یەکێک لە گرفتەکانی کە خەڵکێکی خۆمان پێوەی دەناڵێنێ بەڕاستی ئەو گرفتە لە وڵاتە پێشکەوتەکانی شەربوونی هەیە ئەمە واکە کە دان لە تەمەنێکی کورت بێ ئەوەی کە هیچ کلۆر بێ هیچ مشکلەیەکی هەبێ دەست بە لەقین و جوڵان بکە ئێمە زۆربەی کاتەکان پێویست دەکا کە دانەکە هەڵکێشین لە بەرەوەی کێشە و گرفت بۆ نەخۆشەکانی خۆمان دروست دەکا بۆیە ئەمە یەکێکە لە گرفتە باوەکان تەمان گرفتی باوی دووەم کە ئەویش هیچی کەمتر نییە لە نەخۆشیەکانی پووک بگرە زیاتریشە ئەویش کلۆربوونی ددانە ئەویش هەردەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە مناڵەکان بچووکیەوە فێر نەکراون کە بە شێوەیەک لە شێوەکان دانیان پاک و تەمیز مەسەلەن بشۆن و ڕایگرن تەمان ئەو گرفتە خۆشبەختانە دەستیەوەش خۆش بێ کە کۆمەڵێک ڕۆشنبیریەکی زۆر باش پیدا بۆ لە ناو کۆمەلگای خۆمان ئینشاءڵڵە لە داهاتوودا ئێمە و گرفتانە بەرەوکەم هەندێک جار دایک و باوکەڵێ مناڵ لەبەرەوە دانی ناشە بۆ نمونە هەویری دانەکە ئەخوات ئایا ئەو هەویری دانە زیان بە تەندروستی مناڵەکە گەێنێ گەربی خوا ئێمە کاتێک کە هەویری دانەکە گونجاو بوو لەگەڵ تەمەنی مناڵەکە نەخێر هیچ زیانێکی پێناگەێنێت چونکە ئەو ڕێژە فلۆرایدەی کە و مادانەی کە دیا دانرا و زیان بە تەندروستی بگەێنێ گەر قوت بدرێ لی منداڵدا بە شێوەیەک لە شێوەکان دانراوە کە زیانی پێنەگەێنێ لە حالەتێک ئەگەر مناڵەکە قوتیشیدا بەڵام ئێمە بە هەموو شێوەیەک ڕێنمایی باوکان دەکەین کە دایک و باوکەکان خۆیان هەڵسن بەو کردارە بۆی مناڵەکە فێرکەن و لەژێر چاودێری وان بۆی لەو مەترسیانە بە دوور بن بەڕاستی بینە سەر هەر درێژی پێبی جۆرەکانی نەخۆشی تەنها ئەو دوودانەمانەیە کە لە کوردستان باوە ئەو دوو جۆرە نەخۆشیە نەخۆشی ترمان هەیە بەڕاستی بەس کەمترە مەسەرەن بۆ نمونە هەندێک نەخۆشی ناودەممان هەیە بەس ئەوانە کەمترن ئەوەی خواری ددان نەخۆشی نییە بۆ نمونە زۆر کەسە بینی ئێستا تەلی ددانیان جوانکاری بەکارهێنێ بۆ ددان ئەوانە بە نەخۆشی هەژمار ناکرێن لەبەرەوەی ئەوە حاڵەتێکی سروشتی ئینسانەکە بۆ شێوەیە دروست بووە بە شێوەیەک لە شێوەکان کە ئێمە دێن بۆ چارەسەی بە تەلیدان ڕاست دەکرێتەوە و ئەگەر ڕاستیش نەکرێتەوە نابێتە نەخۆشی لەبەرەوەی زیانی پێناگەێنێ لە حالەتێک نەبێ هەنێ حالەتی زۆر کەم هەیە کە ئەوەی کە قسەکردنی تێکەچێ ناخواردنی تێکەچێ ناتوانێ دانەکانی بە شێوەیەک لە شێوەکان بەڕێک و پێچی پاک کاتەوە بۆیە لەو حالەتانە نەبێ بەڵێ بە حالەتێکی نەخۆشیدا دەدرێ ئەجینا زۆربیان مەسەلەن گرفتی جوانی و
بەس ڕوخساریان هەیە ژینە نەخێرنا خواریەکە بە نەخۆشی داناندرێ ئەوەی کە زۆر لە چ تەمەنێک بکرێت باشترە جوانکاری بۆ دەم و ددان ئێمە بەڕاستی هەر لە تەمەنی کەدانی هەمیشەیەکان بەرەو کۆتایی دەچن کە هاتنیان دەرکەوتنیان بۆ نمونە لە تەمەنی 2 ساڵیەوە ئەوە کاتێکی گونجاوە بگرە هەندێک جار پێشتریش دکتۆرەکانی پسپۆڕی ڕاستکردنەوە دێن ئامێری تایبەتیان بۆ دروست دەکەن بۆی کە لەو مەشاکلانە کە گەورە بوون چارەسەر بکرێ کاتێک تەمەنی مناڵە تەبعاً زۆر ئاسانترە لەوەی کە گەورە ئەبێ لەبەرەوەی مەجای دان جوڵانی دان لە تەمەنی منداڵیدا زۆر ئاسانترە لەوانەیە بە کردار و وەختێکی کەم بە کاتێکی کەم بتوانندرێت گرفتێکی زۆر گەورە چارەسەر بکرێت لەوەی کە مناڵە لەوەی کە گەورە بێ لەوانەیە کاتێکی زۆرتر وەختێکی زیاتر و هەوڵدانێکی زۆرتری پێویست دەبێت ئێمە بۆیە دایمەن دایک و باوکەکان ڕێنمایی دەکەین ئەگەر ئیشیان مناڵەکە گرفتی دانیشتی نەبێ هەر بابێ بۆی کە پزیشکی ددان بیبینێ ناوە چکە هەندێک جار هەندێک گرفت هەیە زۆر گەورەیە بەس لە تەمەنی مناڵی کە تۆ دەستنیشانەکرێ بە تایبەتی ئەوەی کە تۆ ئاماژەت پێکرد ئەوە زۆر بە ئاسانی چارەسەر دەکرێت بەڕاستی جا بۆیە هەمیش ڕوویەکی تێی ئەوەیە کە مناڵی خۆمان و گەورەکانیش بەڕاستی ئێمە هەر لە مێژوێکی دوور و درێژی هەیە ترس لە دکتۆری دان ترس لە ئیشکردن لەگەڵ ئەو ئیشانەی کە دەکرێت دابۆیە ئەم ترسە هەر لە مێژووە کە هاتووە مناڵیش بە دەرنابێت لەو ترسە بۆیە کە ئەهێنێ لەگەڵ خۆی ئەو ژینگەیە ئەبینێ ئەو دکتۆرە بینێ بە شێوەیەک لە شێوەکان بۆ جاری داهاتوو ئاسانتر دەبێت ئەگەر گرفتێکی هەبێت باشە دکتۆر باس لە هەندێک بەکارهێنان بکەین ئەمانە چەند زیان بە ددانەگەێنە یان تا چەند ئاساییە بۆ نمونە یەکێک لەوانە چیلکەی ددان خەڵوزیان هەویری دیدان کە ڕەنگی ڕەشە لە خەڵوز دروست کراوە یان بۆ شێوازەی کە هەیە لە بازار و پۆدرەی ددانە چەندین جۆر بەکارهێنان هەیە ئەمانە هیچ زیانێک بە ددانەگەێنیان ئایا دروستە؟ هەموو ئەوانەی باست کرد بە شێوەیەک لە شێوەکان بە دروستی بەکار بێ نەخێر زیان ناگەێنێ بەڵام ئێمە مشکلەمان لە بەکارهێنانی لە نادروستیە بۆ نمونە ئەو چیلکە کە ناوە عیلمەکەی تووسپیکە بەکار دێنرێ ئەوانەی کە کلێنی دانیان زۆر گەورەیە دەزووی ددان ناتوانێت بە تەواوی خاوێنی کاتەوە وەکو پێویست بۆیە شەریکات و کۆمپانیەکان دروستیان کردو بۆی کە چارەسەر بۆ ئەوانە بدۆزێتەوە بەڵام حاڵەتمان هەیە مەسەلەن خەڵکێکمان هەیە دانیان کلۆرە خۆی کە ناچێ پڕیکاتەوە تەمان خواردنی تیا بێنێتەوە بالمناسبە ئەوەم بیرکەوتەوە یەکێک لە هەروەها لە فاکتەرەکان و هۆکارەکانی بۆنی ناخۆشی ناودەم باسمان لە کلۆریددان کرد کلۆریددان کاتێک دەبێتە هۆی بۆنی ناخۆشی ناودەم ئەوەیە کە خواردنی تیاکۆوە بێتەوە مانەوەی خواردن بە شێوەیەک لە شێوەکان کاتی بەسەردا بڕوە واکە کە تام بوون دروست بکات لە ناودەم کە جا ئەویش ئەچێ ناچارە بێ کە ئەو چیلکەی دارە بەکار بهێنێ بەڵێ بەکارهێنانی بە شێوەیەکی گونجاو لەو حاڵەتانی کە باسمان کرد بەنسبەت خەڵوز ئێستا شەریکات هاتوون هەویری دانیان لە شێوەی خەڵوزی دان دروست کردووە بۆ دانسپیکردنەوە بەڵام خەڵوز خۆی بەکارهێنانی من بە گونجاوی نازانم ئەوەی کە هەروەکو پێشتر باسم کردان کاینێکی ینی بەڕاستی ئەو طبقەی سەرەوە تا بڵێن ناسکە شوشەیە یعنی ئێمە هەوڵ دەین نەی ڕوشێنین زبر نەبێ بۆی کەمترین خواردن بگرێ کەمترین پیسی بگرێ تا ئەو کاتێک کە خۆی ماوە دانەکەمان بۆ پارێزێ بە نەمانی ئەو ئێمە تووشی گرفت دەبین باشە دکتۆر لەگەڵ بەردەوامە بین لە سلێمانی و بە تایبەت نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی لەگەڵ کارمەندان و وەک پزیشکانی ئێشکگر شەوان ڕەمەزان چۆن بەسەر دەبن و چەندە نەخۆش ڕویان تێکە زۆر جارەڵێ نەخۆشخانەکانی فریاکەوتن لە ڕەمەزان زۆر قەرباڵغە بن زانین چەندە نەخۆش ڕویان لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی کردو بە چمە بەستێکە و چۆن کاتەکانی داوامی خۆیان لەگەڵ ڕەمەزان گونجاندووە پامنێرمان ئارام بەختیار لە سلێمانی زانیاری زیاترمان دەدات. بەڵێ سڵاوتان لێبێت نەخۆشخانەکان یەکێکن لەو شوێنانەی کە بە بەردەوامی قەرەباڵغی پێوە دیارە ڕەمەزان بێ پارشێو بێت هەر کاتێکی دیکە ئێمە دەمانوێت ئەمڕۆ لە نزیکەوە چۆنێتی پاشێوکردن و هەروەها بەڕێوەچوونی مانگی ڕەمەزان
لە نەخۆشخانەی شار و بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شار لە شاری سلێمانی بخەینە ڕوو وەکو لە دیمەنەکانیش دەبینن ینی هاوڵاتێکی زۆر بە بەردەوامی لێرە دەبن و بەردەوام پزیشکەکان یان لە حاڵەتی ئامادە باشیدان پزیشکەکان لێرە بەردەوام نەخۆش دەبینن هەر کاتێک بێت لە کاتی پاشێوکردن بێت یاخود ئەو کاتانەی کە نەخۆشیشان بۆ دێت ئەوان بەردەوام ینی خەریکی نەخۆشەکە دەبن لە پاڵ ئەوەشدا دەتوانن ئەرکە ئاینەکەیان بەشێکیان بە ڕۆژوو دەبن کە من قسەم لەگەڵ کردن من دەمەوێت لە نزیکەوە بەڕێوەبەری نەخۆشخانەکە بدوێنم بزانین چۆن نەخۆشەکان لێرە بەڕێ دەکەن دکتۆر ومێد سڵاوتان لێبێت ئەگەر پێمان بڵێ ئێوە ینی لە ڕەمەزان بە تایبەت ینی دوای بەربانکردن ئێوە نەخۆش چۆن بەڕێ دەکەن لێرە ئێوە پارشێو دەکەن لە هەر لە نەخۆشخانە دەمێننەوە کارمەندەکانتان ینی چۆنەتی بەگشتی باسی ڕەمەزان بکەیت لە نەخۆشخانە بەڵێ دیارە پیرۆزبای مانگی ڕەمەزان لە مسلمانانی کوردستان و جیانەکەن هیوادارین کاتێکی باش و سەلامەت و لەساغی بۆ هەموو هاوڵاتیان بەڕاستی ڕەمەزان مانگێکی قورسە خۆتان بزانن لەم مانگەدا مرۆڤەکان گۆڕانکاریی گەورە بەسەر فسیۆلۆژی جستیان شێوەی ژیانیان و تەنانەت شێوەی خواردنیان دێت تەنانەت ئەمە واکە کە بارگرانێکی گەورە بخاتە سەرجەستەی مرۆڤەکان بە تایبەتی ئەو مرۆڤانەی کە تەمەنێکیانەیە کە خۆیان نەخۆشێکیانەیە ئالوودەی نەخۆشێک بوون بە تایبەتی نەخۆشی درێژخایەنەکانی وەکو شەکرە و زەختوانە و تەنانەت لە مانگەدا زۆربەی شێوەی ڕووداوەکان و ڕوودانی ڕووداوەکانیش گۆڕانکاری بەسەرادێ بۆ نمونە زۆربەی ڕووداوەکان دەکەونە کاتی بەربانک زۆربەی ڕووداوەکانیان چۆکەونە کاتی بەربانک کە ئەمانە دیارە شتێکی جیهانیەوە لە هەموو وڵاتانی شاوایە ئیلاقی تەنها بە هەرێمی کوردستانەوە نییە ئەمە وا ئەکا بەڕاستی لۆدێکی زیاتر لە کاتێکی کورتترا بکاتە سەر نەخۆشخانەکان بۆ نمونە ئێمە کاتی عسر بۆ نمونە لە ساعت 6 تاوەکو ساعت 8 وارە ڕەنگە بە دەگمە نەخۆشی بێ بۆ خەسخانەت مەگەرێکی زۆر زەڕور بێ بەڵام دوای ئەوە نەخۆش لە ماوەیەکی زۆر کووردا هەمووی ڕوو لە نەخۆشخانەکە کەمەوە کە لۆدێکی زۆر بکەوێتە سەر کارمەندان و پزیشکان و بەشەکانی خزمەتگوزاری نەخۆشخانە وەکو تاقیگە و کسۆنەر و کۆشیعە ئەمە وا بکات کە نەخۆش هەنێ جار گلەی بکا بڵێ زۆر قەرەباڵغەیە زۆر لۆ دەکە ئەمە هیچ خودی بە پەیوەندی بە خودی نەخۆشخانەکە و خزمەتگوزاریەکەەوە نیە بەڵکو پەیوەندی بە خودی ستایلی هاتنی نەخۆشەکانە بۆ نەخۆشخانە کە لەو کاتە کورتەدایان بەڵام ئەتوانین هاوڵاتی دڵنیاکەینەوە ئەوەی کە لە بەردەستی ئێمەدایە ئەوەی لە توانای ئێمەدایە لە ئێستاە ئامادەین و پزیشکان بەبێ گوێدانە کاتی بەربان و کاتی ڕۆژوگرتن و کاتی خوانەخوا سەپارشێ و نەخۆش دکتۆر بوونی هەیە و کارمەند بوونی هەیە نەخۆش هیچ کاتێک نابێ بێ دکتۆر و بێ کارمەند بێ و هیوای ئەوەین کە هیچ کەس نەخۆش نەکەی و هیچ کەسیش پێویستی بە نەخۆشخانە نەبێت زۆر سپاس بەڵێ ینی دەمەوێت لە نزیکەوە بچینە لای دکتۆرەکان بۆی بزانی خشتەکانیان ینی چۆن ئامادە ئەکەن ئەگەر کاکێوی وێنەگر لەگەڵم بێت دەچمە لای پزیشکی نیشتەجێ خولاو کە ئەو بە بەردەوامی لێرە دەبێت دکتۆر سڵاو لێبێت ئەگەر بیت ئێرە پێمان بڵێ ئێوە لە کاتی ڕەمەزانان خشتەی کارکردنتان چۆن بەڕێیەکان ینی بەتایبەت ئەو کاتانی کە بەربانگە کە پارشێو دەکەن ئێوە نەخۆشێکی کتوپڕ دێ بۆلاتان ئەگەر بۆمان باس بکەیت سڵاو من پزیشکی نیشتەجێ خولاوم لە ئێستا لە شار داوامەکەم داوامی ئێمە 24 ساعتی بەردەوام لێرەین هەمومان داوامەکەمان 8 ساعتیە ئێمە لە ڕۆژەکە 8 ساعت داوامەکەین و یەکێکی تریەت ینی بەردەوام یەکێک لێرە نیشتەجێیە و نەخۆشەکانە بینین یعنی شتێکی بۆ جۆرە نیە بڵێن پارشێوان کەسی لێ نیە یان کاتی بەربان کەسی لێ نیە یەکێک ڕات کەسێکی تریەت بەردەوام ئێرەکە بەرەکرێت و پزیشکی لێ دەستان خۆش بێت من دەمەوێت کە هەندێکی دیکە لە کارمەندەکان ئێرە ببینم کە ئەوانیش ینی بە بەردەوامی لێرە کار دەکەن لە قاوشی نەخۆشەکان دەمێننەوە دیمەنەکان وەکو دەیبینن ینی هاوڵاتیەکی زۆر بە بەردەوامی ینی لە 24 کاتژمێردا هاوڵاتیان بە بەردەوام لێرە کار دەکەن ئەو دیمەنانشی کە دیبن ینی هاوڵاتیان ئەنی ئەو کاتانی کە سەردانی نەخۆشخانەکەن لۆد لەسەر نەخۆشخانەکان دروست دەبێت من یەکێ لە کارمەندانم لەگەڵ دەبێت سڵاوتان لێ بێت بۆکو دەبین ینی بە بەردەوامی قەرەباڵغی لەسەر نەخۆشخانە هەیە ئێستا ڕەمەزانە ینی کاتەکان هەندێک جار گۆڕانکاری بەسەر هاتووە ئەگەر پێمان بڵێن ئێوە چۆن کاتەکان بەڕێدەخان ینی لە نێوان هەم ئیبادەتکردن و هەم کارکردنەکەش بەڵێ بەخێر بێن سەرەتا سەر چاو زۆر سپاس
وڵی ئێمە بە بۆنی حکمەوەی کە ئێستا ڕەمەزانە نەخۆشەکان زیاتر لە جاران زیاتر ڕۆکەرە نەخۆشخانەکانە بەرەوەی نەخۆش لە ڕۆژێکە ئەو کەمە خواتەوانە یان تووشی ئازاری مەئیدە ئابێت یان تووشی ئازاری سەرێشەی بۆیێت و ئێمەش ئەوان خۆیان بەڕۆژون ئێمەش هەر بەڕۆژین بە حکمەوەی کە ئەوان یانە خەزخانە حسابێکیەوە ناکەن کە ئێمەژۆکو ئەوان بەڕۆژین ئەرکین ئیشمان هەیە کارمان هەیە وڵای تۆزی ئەرکەکان نەدەوام بۆ ئێمە قڕوسرە لە ڕەمەزانە یان جای وایە توێ مە ناتوانانی بە تەنها ئێرە بەجێ بەڵێ نەخۆش ترۆمایە ئێرە حاڵەتەکان زۆر زۆرە ینی بە سەرە ئەچین هەم بۆ ڕۆژوشکاندن هەم بۆ نوێژ قرسە لە چاو ڕۆژەکانی ترەوە بۆ ئێمە ینی ئەمە ینی بە شوەیەکی گشتی لە نەخۆشخانەکان لە سنووری سلێمانی بەم شێوە دەگوزەرانی بە تایبەتی لە نەخۆشخانی فریاکەوتن هاوڵاتێکی زۆر ڕویان تێدەکات ئەو کارمەندانی لێرە نۆخۆخوایان دەڵێن کە بە ماندوونەناسی ئەنی بە بەردەوامی کار دەکەن ئەوان بەربانگ و پارشێوکردن نازانن هەر کاتێک ینی حاڵەتێکی کوتوپڕیان بۆ هات ئەوان دەست بەجێ چارەسەری دەکەن. سپاس بۆ ئەو کارمان ئارام بەختیار لە سلێمانی دکتۆر جارێکی ترەگەڕێمەوە لای تۆ باباسی هەر بە چوارچەوەی جوانکاری دەموددان ئێستا با بڵێن چارەسەریەکانی کێشەی دەموددان چەندە پێش کەوتووە بۆ نمونە باسی چاندنەوەی ددان بکەین یان تاقمی ددان چەندە خەڵک پشت ئەبەستێ بەم دوو چارەسەریە. خۆشبەختانە ئێستا پزیشکی ددان هەنگاوی زۆر باشی ناوە بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشانەی کە پێشتر تاخمی ددانیان هەبوو یانیش بە هەر هۆیەک بێ دانێکیان لە دەست داوە ئەو چارەسەرش خۆی بینێتەوە لە چاندنی ددان. چاندنی ددان یەکێکە لەو پێشکەوتنانەی کە ئێمە بەڕاستی زۆر دڵخۆشکەر بوو بۆ ئێمە پێش چاندنی ددان ئێمە بە ڕێگایەکی تەقلیدی چۆن دانمان دروستە کردەوە پێیانەوت جسر ئەم جسرە ئەهاتین دانی ئەملا و ئەولامان باریکە کردەوە یعنی لە نەتیجە دوو دانی ئەبۆ تەزحیەی ئەوەی کە ئێمە دانێکی سابت بۆ نەخۆشەکانی خۆمان دروست بکەین بەڵام چاندنی ددان هات ئەو گرفتەی چارەسەر کرد بەوەی کە بە بڕخویەک لە ناو ئێسکەکە دادەندرێ و سەرکەوتنی زۆر زۆر باشی بەدەست هێناوە بێ ئەوەی تۆ دەستکاری دانەکانی تەنیشتی بکەیت بەنسبەت ئەوەی کە تۆ جەنابتان ئاماژەتان پێکرد تاخمی ددان ئەوەی کە ئێستا خەڵکێکی زۆر کە پێشتر تاخمی ددانی هەبووە ئەیگۆڕێ بە جۆرێک لە جۆرەکانی چاندنی ددان کە ئەویش هەر پێشکەوتنێکە ڕووی داوە لە خودی چاندنی ددان کە پێشتر ئێمە بۆ چاندنی ددان پێویستمان بەوە بوو 3 مانگ چاوەڕێ بکەین تا ئەوەی کە بڕغۆکەی کە دامان ناوە دانمان لەسەردانە ناوە بەس چاوەڕێ ئەوە دەکەین کە ئەو بڕغۆ لەگەڵ ئێسکەکە لە حیم بێ ئەنجادانی بخینە سەر بەڵام ئەو پێشکەوتنی کە بەو ئەخیرە ڕوویدا بەڕاستی وای کرد کە بەتایبەتی بۆوانی کە تاخمیان هەیە ئێمە بتوانین چاندنی ڕاستە و خۆیان بۆ بکەین ئەو چاندنە ڕاستە و خۆیە بریتە لەوەی کە بڕقیەکان دانین و لە ماوەی 3 تا 7 ڕۆژ دانەکەی تەواوە بێ و یەکسەر دانیشە ئەخرێتە سەر یعنی نەخۆشکەیەتە لای ئەمە حەزەکە کە دانەکەی زوو تەواو بێ ڕوویەکی باشی ئەو سیستەمە ئەوەیە کە پێویستی بە نەشتەرگەری نییە پێویستی بەوە نییە کە مەسەلەن نەخۆش ئازار بچێژێ خۆتەزانی هەموو نەشتەرگەریەک دوای نەشتەرگەری تووشی ئازارە بێت تووشی ئاوسانە بێ کە ئەو مزاعفاتێکی ئاسایی نەشتەرگەریە بەڵام لەو چاندنەی کە و تەتەوڕاتی کە ئێستا بنە و پێشکەوتنەی کە ئێستا لە چاندن هاتوتەکایەوە کە تو ئەتوانی بڕغی دابندی و لە ماوەی 3 تا 7 ڕۆژ دانیشی بخێسەر خۆشبەختانە بڵێ. دکتۆر مەریوان حەمید پزیشکی شارەزا لە نەخۆشیەکانی دەم و ددان سوپاس بۆ ئامادە بوون. مانگی ڕەمەزان بۆ موسڵمانان دەرفەتێکە بۆ نزیکبوونەوەی زیاتر لە خوا و هەروەها بەگشتی لە وڵاتانی ئیسلامی بایەخ بۆ مانگی ڕەمەزان ئەدرێت لە ڕوە دەرونیەکە و لە ڕۆژێسەیەکەشەوە مەسریش وەکو هەر وڵاتێکی دیکەی ئیسلامی ئەم مانگە زۆر تایبەتمەندە و گرنگی بە ئامادەکردنی خواردن و ئەو خواردنەوانە ئەدرێت کە تایبەتە بە خۆیان پێکەوە زانیاری زیاتر بێت. شەربەتی ئامادەکراوی خۆماڵی یەکێکە لەو خواردنەوانەی بەلای زۆربەی ڕۆژەوانانی مانگی ڕەمەزانەوە گرنگە. وەک نەریتێکی لێهاتووە ئێواران هاوشێوەی خورما شەربەتیش پێویستە هەبێت.
دي عادة الناس متعودة عليها انها تفطر على عادەتێک هەیە خەڵک لە کاتی بەربانکردنەوەدا شلەمەنیەکان دەخواتەوە کە هێز و کالۆریان پێدەدات هەروەها لە پارچێوانیشدا هەر باشە بۆ ئەوەی هەست بە توێنێتی نەکەن. لەم بازاڕەی قاهیرەی پایتەختی میسر زۆرەها شەربەتی میوە ئامادەکراون و بۆ فرۆشتن دانراون. خەڵکەکەش بە تامەزرەوە دەیکڕێت بۆ ئەوەی لە کاتی بەربانگدا نۆشی بکات. خەڵک بە درێژایی ڕۆژ کار دەکات و ئارەقە دەکاتەوە بۆیە پێویستیان بە شلەمەنیەکان هەیە بە دڵنیاییشەوە هەر خوانێک پێویستی بە شەربەت و خورما دەبێت ئەمە عادەتێکە لای هەموو موسڵمانان. زۆربەی موسڵمانان مانگی ڕەمەزان بە دەرفەتێک دەبینن بۆ خۆ نزیککردنەوەی زیاتر لە خوا. هەروەها بۆ جارێکی دیکە کۆنتڕۆڵکردنی لایەنی دەرونی و جەستەیی و دوورکەوتنەوە لە خووە خراپەکان. پاشیڤمان پێشکەشکردن سبەی شەو لە پرۆگرامێکی نوێ و بە چەند بابەتێکی نوێ لەگەڵتانەوی هەر شاد.